السلام علیکم و رحمت الله و برکاته. ایدی بکرد و کرمانجا شرین صلوات خدا لوابن. من 13 روزی در باز کردن و من 13 روزی گرتن. افشاوه ام دی پاشیف و 14 خونو برنامه پاشیف یه 14 جی کردستان 24 بردام کرد گلوادا. افروکه جوی که همین جاریندن و 13 روزین بوری دو توارین طیبت تواری اکی تواری آینی گل ما مستبارزان امی افرو بحثا زیده مزاختنی اسراف امکن یعنی چات قرآن پیروزاتی اولا تسرف و اینه لا يحب المسرفین هم دیرو بحث کن که زیده مزاختن چه بواره کی دار چه وقت کی چنابت او گناهن تواری تندرستیش زیادتر امی بحثا یعنی گشتی کارگریان روزین باش سر تندرستی امرو بیکن دست بیکیشی بابت که خوش ماهیت افرو کدام دی بحثا بقلاوی کن بقلاوا کیره بقلاوا هری نافبانک یا ترکیه گشتی اب طیبتش ایدید افرو بحثا بقلاوا یا دیاربکر کین دیاربکر با کوری کردستان ایجیپت ناو یعنی ناو دنگین خوین طیبت هن بقلاوا ایدیل دیاربکر مثلا بیجین بقلاوا کنافه قطایف و افتش نوصاین خوش یعنی شریم طیبتش ده هوا رمضان دا گلت نفروتن لدیاربکر ایجیپت صدان کیلو روزانه نفروتن بقلاوا فروجی خدانن جهن شرین منیا فروشت بیجن یعنی پراستیش بر روش آلوس بری هوا رمضان شولیوانا هندک کیم لهاد ولیت هوا رمضان ده هوا خیر و برکت ایدی شول یعنی باشتر لحاتی و زیادتر خلق شیرین مینیات کرد بله دیاربکری و پیچه که تماده به خوش شیرین کنو تماشای بقلاوا دیاربکری بود. قدایفم بادای به صدان سالانه د چند خلک دیاربکر ده جهدگره خلک باجر جتا ماده بخوا حزدکن او هما بجه هر روز قدایفان دخون نمازه د مها رمضان ده ج سفرین خو کم ناکن یا شاربولوت 3 سالیه د بجه لګوري مهم بریا رمضان کار باشه لبله لګوري رمضان سالم بوری کار شیریناهی کم بویه بقلا پیرون مالی تچکرنه رون مالش تبایان را هنیکان گرانت د بجه جمانه گرانت رون مالی یعنی رون صافیه رون مالی گرانتی جبوی بقلاوا ناستین کیلویی که قدایف دنابرا 24 لیره انداته فروتن د ساعتن بر به فطاره و خلق ده هرکن دکان شیریناهیان تفصیل پی تفصیل والده به لګوري قدایف خارنا شیریناهیا گلاچ سوکتره جن جزلامن چتر ج گلاچ حزدکن شیریناهیا گروورج هم بجل تمام باکوری کردستان ته فروتن به طیبتی مالباتن قربالغ و شیریناهی ترجیح دکن کیلو و به 10 لیره انه رضوان هوستاج بازار کیف خوشه د بهجه روزانه کم زده 500 کیلو اند فروشن کی داتلیان ارزان یعنی تیرو مثلا قدایفی میزد کی 35 میلیون کیلویی داتلی 10 میلیون 10 میلیون 10 میلیون داتلی 20 حب داتلی ته انا از 10 حبیسان تخوا دات شد 35 میلیون دا قدایف هندک در تکوی سر بیا وای رمضان دا ایش مجه ایش قدایفشان دا چتره ده هیاما پیواجو آشتی ده گلک بکرین بیانی جه هبون لبله نها تنه بکر خوامالینه داخوازا کتکارن شیرناهی اوکو هر وقت حضور و آرامی هبه داکو گشتیار جیوارن باجر او جیوکه ده مهن رمضان ده بکاربن شیرناهی بفروشن حسن کاکو کردستان 24 دیاربکر بله تماشاگران هجا ایدی امی برنامه پاشیف دست ببکین ایدی من پچک جوان خوش شیرین کردن مسح کرده بقلا ایدی یعنی خوزی افکاری ما توانه هندک بقلا و ما اینا و یعنی ما دو خوش شیرین کرده بله تماشاگران هجا ایدی امی زیاده تر بحثا اسراف تبذیر یانجی زیاده روی یانجی زیاده مزاختن امیکین ابرکدا و ام گله خیراتنا مامستا بارزان بارانی کین کو ایرو ده دیال مدام مهوان بن و زیاده تر امی بحثا وی بابتی کین کاچات اسلام دا ادوی دینی دا بحثا زیاده روی یانجی زیاده مزاختنی واتی کرده ما مستبارزان تو گلب خیرات هر با ام دا وی دست ببکین پیناسا اسراف یانجی زیاده مزاختنی اسلام دا چه هاتیه کردن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين سرتا دەست خۆشتان لە یەکەم بەڕاستی بابەتێکی زیندوتان هەڵبژارد و لە کاتێکی گونجاو بەڕاستی بەڵام سەرەتا پێشەوە ویستمە سەر بابەتەکە و پێناسەی ئیسراف دەمەوێت سەلامێکی گەرم ئاراستەی بیسەران و بینەرانی کەناڵی کوردستان بیسار بکەم و تەواوی خەڵکی کوردستان و تەواوی مسلمانان لە جیهان ان شاء الله. تمام.
طبعا إسراف مصطلحێکی قورآنیە یان تەبزیر بە هەمان شێوە مصطلحێکی قورآنین بەواتای زێدەڕۆیی لە هەر شتێک کەوا ئینسان لە حەدی خۆی کە پێویستی پێ نەبوو یاخود زێدەڕۆیی لەو شتانەی کە ئینسان ڕۆژانە مەسەرەن کە پێویستی بە حەدێکی یان شتێکی دیاریکرا و مەحدود هەیە بەڵام لەو حەدە ئینسان زێدەڕەوی بکات لە چ خواردن و خواردنەوەیە چ لە زرو بەرگە چ لە هەر شتێکی کە لە دەوروبەری ئینسانە مەسەرەن ئینسان لەگەری تەعاملەکە وەکو مەسەرەن کارەبا وەکو مەسەرەن زادەوبان وەکو هەر شتێک لەو بابەتانەی کە ئینسان ڕۆژانە تەعاملی لەگەرەکە هەر تشتێکی پتویە ژیانێ بێت زیادە ڕووی تێدا ناچێت بەڵڵەبێت هەر شتێک کەوا ئینسان پێویست و احتیاجی پێیە لە حەدی خۆی زیاتر بەکاری هینە ئەمە ئیسرافە بەڵام قورئان زیاتر وشەی ئیسراف لە خواردن و خواردنەوەی زیاتر بەکارهینێ ئەها خوای گەورەش کە لە قورئانی پیرۆزە ئەفەرمی کولوا واشربوا ولا تسرفوا إن الله لا يحب المسرفين تمام دیارە خواردن و خواردنەوە پێداویستی و حاجاتی ژیانی ئینسانە پێداویستی دەستەی ئینسانە چونکی خوای گەورە دیارە ئینسانی وا دروست کردی لە دوو بەش پێک هاتووە بەشێکی مادی و غەریزی لەگە بەشێکی معنەوی و ڕوحی ئەو بەشە مادی و غەریزیە کە جسمی ئینسان بەشەکە لێی ئەوەی ئینسانی بە ڕۆژانە حاجاتی جێبەجێ بکە پێداویستەکانی جێبەجێ بکە وەکو خواردنە وەکو خواردنەوەیە وەکو جل لەبەرکردنە وەکو خەوتنە ئەوانە هەمویان ئینسان ڕۆژانە تەعاملیان لەگەرەکە بەڵام وەکو باسمان کرد لە حەدی خۆی زیاتر خواردن و خواردنەوە دیارە خوای پەروەردگار ئەندازەیەک دانێ سنوورێک دانێ کەوا ئەویشە فەرمی بخۆن و بخۆنەوە بەڵام لە زیادە لە خۆتان نا ولا تسرفوا ولا پاشان کۆتاییەکەش ئاەتەکەش إن الله لا يحب المسرفين خوای گەورە کەسی زیادە ڕۆی خۆش ناوێ زا ئێمەی ئینسان ئێمەی مرۆڤ لەوانەیە ئیسراف هەندێک جار وەکو مستەلەحێک چەمشێکی وە ئاسان دێتە سەرزارمانیان بیری دەکەن و بەڵام بەڕاستی ئیسراف هەم زرە لە ئینسان خودی خۆیەدا هەم زرە لە خانەوادەکەیەدا هەم زرە لە کۆمەڵگە و دەوروبەریشیەدا لەبەرچی لەبەرەوەی ئەو شتێک کە زیادەکە ئەوەی کە حەقی تووە ئەتو لە خۆت زیاتر بەکارتینە کەواتە لەوانەیە کەسێکی تر هەبی پێویستی بەو شتەی بیکە ئێستا و زیاتی بەکاردێنی وەکو چۆن ئێستا ئێمە مەسەلەن بۆ نمونە من مەسەلەن دوو پۆشاکم هەیە مەسەلەن سێ پۆشاکم هەیە بە دوو پۆشاک ئیشەکەی من جێبەجێ ئەکرێ کەسێکی تر هەیە لەولەیە تواناییەکەوە پۆشاشێک بکڕی دەیە من حەقیم خوارد و زیاترم بەکارهینە یان بۆ نمونە خواردنێک ئەمن ئەتوانم مەسەلەن بۆ نمونە بڕێکی دیاریکرا خواردن بخۆم بەڵام بەقەدەر سێ ئەوەندەی خۆم خواردنم دروست کردیە تەبعاً لەولایەش کۆمەڵە کەسانێکی تر هەن کەوا پێویستیان بۆ خواردنەیە تەماگە تەماشای وەزعی خۆمان و دەوروبەری خۆمانویان تەواوی وەزعی بەشەریەت و ئینسانیەت بکەین ئەبینین کۆمەڵێک کەسێکی مەحرومی مەزلومی بەشخورا و مافخورا و کە لە بۆ نانی ڕۆژ محتاجن لە هەمان کات لەولایەش کۆمەڵە کەسێکی مەسەلەن زێدەڕۆ کۆمەڵە کەسێکی مسریف کۆمەڵە کەسێک مەسەلەن لەوانەیە خواردن و خواردنەوە جلوبەرگەکانیان کە تاکە شخصێک بی لەوانە باید دە کەس ڕۆژانە سەرفی ئەکا زیادە خوای گەورە لەوەیەوە سنوورێک دانێ لە بۆ ئینسانە فەرمی خواردن و خواردنەوە پێداویستی تۆیە بەڵام لەو ئەندازە زیاتر بوو ئەوە بەشێکە خوای گەورە خۆی بەڕاستی نیگەرانە لەو شتە و ئاەتی خەتەریشی هەیە و لەوەش زیاتر شتێکی ترمان هەیە کە دوای بێنە سەر ئەویش تەبزیرە ئەگەر دوای کاتمان هەبی ئینشاءالله مادام هەر ئەمە هاتینە سەر تەبزیری چ جوداهی مەسەلەن ئەم نەڤەوان هەردوو یعنی وشاردا دەست پێ بکەین نەڤە ئیسلامیدا ئیسراف و تەبذیر یعنی چ جوداهیت ناوبینەوە هەیە ئیسلامیدا بەڵێ ئیسراف و تەبزیر دوو شتن زانایان هەندێکیان ئەڵێن هەر یەک واتە ئادەن هەر زیادە ڕۆیی بەڵام ئەگە مەسەلەن هەندێک لە ئاڕایی مەسەلەن زانا یان مەسەلەن هەندێک لە ئاڕایی ئەو زانانێک کە لەو بابەتانە قسەیان کردووە ئەڵێن ئیسراف ئەوەیە کەوا ئینسان لە خواردن و خواردنەوە یان لە هەر شتێکی کە ڕۆژانە لەگەری ئەژی ئەگەر زیاتری بەکارهینە لە حەدی خۆی لە ئەندازەی خۆی ئەوە ئیسرافە وەکو خواردن ئێستا خواردن پێداویستی ئینسان دەخوات لە خۆی زیاترەوە ئیسرافە تەبزیر چییە تەبزیر ئەو شتێ بەکارهێنانی شتێکەوە پێداویستی تو نییە ئەنی شتێکەوە ئەتو پێویست پێی نیە بۆ نمونە ئێستا کاسێک کە ئینسان نانی خوارد کە مەسەلەن خواردنی خوارد ڕۆژانە کەوا تێر بوو ئیتر پێویست ناکات شتێکی تر بخوە ئەوە لە حەدی خۆی زیاتر یان دەخل یان مەسەلەن يعني تبذير قلناهترش إسرافه حتما تبذيرش آياتكي خواهي پروردگار إن المبذرين كانوا إخوان الشياطين ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين
دەی شەیتان چ بۆ گەبین تەماشاکەین بله شەیتان دیارێکە خوای گەورە یعنی بەتەڕادەیەک بە نەفرینی کرد لە ڕەحمەتی خۆی دەی خوای گەورە کەسانێک ئەخاتە پاڵ شەیتان کەوە ئەگەر نیعمەتی خۆیان لە حەدی خۆی زیاتر کە پێویستیان پێ نییە وەکو باسم کرد بله پێویستیان پێ نییە ئێستا کەسێک کە خواردنی تێرخوار ئیشباعی جسمی خۆی تەواو بوو دەی خواردنەکەی تر زیادە یان نەزیادە ئەو زیادە حەقی شەیە حەقی خەڵکانیش ترە بله حەقیقی ئینسانێکی ترە زا بزانین کاکە ژوان ئەمە ئەو شتانەی کە مەسەرن لە حەدی خۆمان ینی سەرفی نیعمەتی خوای گەورە لە حەدی خۆمان زیاترەکەین ئەبێ بزانین ئێستا تۆ ئێستامە لێرە دانیشتوین تاپێ خواردن و خواردنمان لە پێشە بله و ئەندازەی خۆمان زیاترە ئەوەی کە سەرفەکرێ و زیادە دەڕێژرێ لەولاوە حسابکەیمان لە هەر لە پشت ئەوەیمە کۆمەڵە کەسانێکی برسی و ڕۆژوڕوت و فەقیر هەن بله کەوا وەکو باسمان کرد لە بۆ نانی شەو محتازن ئێستا خواردنەکەیەوە ئێمە ئەخۆن و فڕێ ئەدەین و ئەی ڕێژین سەروی بابەتی یعنی هاوێتنا خواردنی یانجی ئاریکاری نەکردنا یعنی دراوسێ و جیرانی خو پێغەمبەر صلی الله علیه و چاو بۆ وی بابەتی دا مثلا زیاتر بحث مثلا ئافکێکی هات تێکردن ئەگەر ئافکێک بێتە چێکردن بدە جیرانی خوش ئاوای زیاتر زیاتر بحث وی بابەتی بێت حتما خۆی ئیسلام و دینی ئێمە کاکە ژوان ئەگە بین باسکەین بەڕاستی چەند تەوەرێکە تەوەرێکیان پەیوەندی مابینی خوا و یعنی دروستکراوەکانی خوا و ئینسان بله ئینسان و خالقی خۆی خوای پەروەردیگار پەیوەندیش تر ئینسان لەگەر ئینسان و پەیوەندیش ئینسان لەگەر ذاتی خۆی پەیوەندی ئێمە مەسەن ئێمە ئینسان لەگەر ئینسان خوای پەروەردیگار زیاتری باسکرەوە پەیوەندانێکە لەگەر خۆی بله کەواتە ئێمە عیلاقی ئێمە لەگەر خۆمان و ئینسان لەگەر ئینسان زیاتر باسکرێ حتی ئیسرافاتی بحثکردنیش زیاتر ناو بینە مرۆڤان حتما وەکو تازە باس کرد ئایا پێغەمبەری خوا سەڵام چی باس کردی لەو بارەی کە ئینسان خۆی تێر بوو ئیسراف بکە و تەبزیر بکە و لەولاش جیرانەکەی لە معنەدابی چا فەرمی تمام أفرمي والله لا يؤمن سيزار والله لا يؤمن والله لا يؤمن من بات شبعان وجاره جائع سيزار أفرمي لسريكتري تركيزك كسيك بز جيشي تيروا بإسراف وتبزيروا بوبري مثلا خوش جوزاني ورفاهيتوا أفرمي إيماني تواونية يعني إيماني نقصي هي نقصاني تداهي أجر هاتو خوي بتيري و ب خوش جوزاني وجهات زيانة كشيل برسية بەڵێ ئیسلام ڕعایەتی ئەوشانە کە ئیسرافیش هە لەبەرەوەیە تا ئینسان ئەو شتێک کە زیادە ڕەوی تێدا ئەکا یان زێدە ڕەوی تێدا ئەکا لەبەر کۆمەڵە کەسانێکی ترە هەر لە بە مەساڵحی عیبادە ئەگە ناخوای پەروەردگار چ پەیوەندی بۆ خواردن و خواردنەوەی مەهەیە خوای گەورە کەمالە پێویستی بۆ شتەی نییە هەر لە بۆ بەندەکانی تریتی تا ئینسان بە یەکسانی بژی ئینسان بەکوو براو ڕاستیژی یعنی vێت ڕاوستانەکە بجدیل سەروی بابەتی هەبێت بەڵێ و ئەم ژینوکێنێت ناوە باشووری کوردستانێ ئەم زێدەتر بەحسکین بەڵێ زێدە مەزاختن یا هەی ودمك إذا بيغمر صلى الله عليه وسلم بيجت لا يؤمن لا يؤمن لا يؤمن يعني سيجارة تكست بله ولا كده جي فخذ بحث كريا وأهلكنا المسرفين بالضبط شو أمباري بدينا خو إديب يعني براستي راستانا قبل سرفي بله حتما زاوك وباس ما كرت يعني بزانا خواي پروردگار يعني أو بيام رسالة كلبو بشرية ناردوا كآخر بيامي بشرية سوك كتبي سماوي بيشويش هبوا لبو بشرية بلام آخر بيام لبو بشرية يعني أومان بيجيني كوا إنسان هر أواني علاقة لجر خواي خوي هبي بلى بدرجة كم أويا إنسان بي أو بيوندية روحي أو بيوندية قلبية لجر خواي خوي دروسك وباشان بيونديو علاقة لجر دور بري خوي كشيء وش كإنسانة بله كواتا إما أبي بزانين سون مكلفين بو كخوا أبرستين كعبادة خواي پروردگاركين وكو إسا للرمضان بله بهمان شوش مكلفين بو كوار رعايتي يكتريش بكين أوش بهمان شو عبادة وكو باس ما نكر إيماني بس تولى قرسي والله لا يؤمن سيزار فرمي لبرسه ديسان باسي جارك من بات شبعان وجاره جاع يعني إيمان بون بخوي بروابون بخوي بس أبستوا بويك لقد زيرانة كد باجوا يعني زيرانة كده باش الفيري مثلا أم نظن كي خطأ باركين لسبيكي خو خطأ باركين كو مثلا أم خوجي يعني زيادة ما زختني كين مثلا خدي طالب جد إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم زوانا يعني الدسبيكي أم شخو دسبيكين بري أم بحثا كسبكين شو أفوات يعني حتما هموشتك لتاكا إنسان دسبيكا زاد أسباب كاني برين ما معناه اشترت هو كاري تسيه مثلا آية خوماني دورو برمانة بأمانة إما أو براستي لو خومانو مثلا لبو بينرانو بيسرانيش براستي رون تربلين إما فرهنجك بس إما زالبون منا يساقر بين مثلا وڵاتێکی وەکو تورکیا وەکو ئێران یان مەسەرەن وەکو ئەو دوو وڵاتانە بە نمونە بینەوە کە دراوسەی ئێمن بەڵێ ئەگەر تەماشای فەرهەنگ و کلتور و دابوونەریتیان بکەین خواردن و خواردنەوەیان جیاوازە بۆ نمونە ئەگەر دیسان بە هەماشە دراوسێکی ترمان هەیە کە عێراق لەو نمونە بەڵێ کە تەماشاکەین ئەوان فەرهەنگیان جیاوازە لەگەر ئەوان
ئەو خواردن و خواردنەوەی کە خەڵکی تورکیا و کۆمەلگای تورکیا دەیخوا و ئەو شتەی ڕۆژانە بەکاردێنین و ئەوەی کە لە ئێران بەکاردێن ئەوەی کە لە عێراق زۆر لێک جیاوازن بۆ نمونە ئەگەر مەسەلێ هەمومان ئەگەر سەفەری ئەو شوێنانمان کردووی خواردنێک دروستەکرێت کاتی نان خواردن هەر بەشەی ئەوەیە کە ئێسامە پێویستمان پێەیە بزە بەڵام ئەگەر تەماشاکە مەسەن ئەو برا عەرەبانەمان هەرچەندە لە میوان دۆستی و لە خەمخۆریتیان بەڵام خواردنێک دروستەکەەوە بەڵێ تەماشاکە مەسەن ئەوەی کە دروستکریا بایی ئەوەندەش زیاتر ئەڕێژرێ مامۆستا ئەم دلڤێری بەس نقطەکە دۆنین بەزێت لێ مەسەر بەحسە هەندێ مەسەرەن ئیسراف الهەمی وڵاتەوەکی ئێکە بوو نمونەتەژی بەحث کرد یعنی توێ بارێدەمە هینجیش دەرفەی وڵاتی هەندێک ژیۆی نەزێتتر مەسەرەن ئەوروپا یانژی ئەمریکانی و ژیان وێرێژی کردی ئەم زێتتر بەحسا جدۆهیات ناوبینە زێدە مەزۆختنێت ناوبینە کوردستان و دەرفەی کوردستانی لە ئەمدێ هەندێک چینە دە هەفکارێکی مە هەولێرێ دەشێوەیەکە ڕاستە خود گەرمەدەوە بەرێ تەماشاوانێژە ئیدی هەفکارێ مە نەورەس عەبدوڵڵا دەشێوەیەکی ڕاستە و خود وان دەقەدات گەرمەدەوە نەورەس ئەفدەمێتە باش تنەوە هەولێرێ داد گەرمەدای چپێنەوێت جایکە تایبەتێتنەوە هەولێرە دای ئیدی کامیرەش بوویتە و ئەگەر بوو مەلوێ دەرێ بەحث بکی کە چاوە خارنا پاشیوێ ڕەمەزان 13 ڕۆژ دەرباز بووین ئەمێ بەرەف ڕۆژە چاردێوە چین خەلکێ ناوە هەولێری زێدەتر ئەسوی بارێدەمە تو بچە جەم هەندێک کرێکارین بیانی نزانم ئەگەر تسەکە وسە هەبە و کامیرەش بوویتە نەورەس بەڵێ ژوان ئێمە بەرە و چواردەمین شەوی مانجی ڕەمەزانی پیرۆز دەڕۆین من دەمەوێت تەمەری ئەمڕۆ تابێت بکەم بەو کرێکارانی کە لە شاری هەولێر کاری پاکردنەوەی شار دەکەن ئەو زبل و خاشەکەی کە هاوڵاتیان شەوان بەجێ دێڵێن ئەوان کۆی دەکەن وەک دەبینی ئەگەر پۆڵای هاوکارم سەیکەمە یەکێ لەو کرێکارانەیە کە کۆمەڵک زبل و خاشە کە لە شاری هەولێرەیە هەمویان دێن لێرە کۆی دەکەنەوە لە چەند شوێنێکی دیکەش ئەوان کۆی دەکەنەوە دواتر دێن بە ئۆتۆمبیلێکی یەکتەن هەموو ئەو کەلوپەل و زبڵە دۆگازنەوە بۆ شوێنی دیارەکە و لێندر فریان دەدەن من دەمەوێت یەکێک وردەوە دەبیان دوێنەوە قسەیان لەگەڵ بکەم ئێوە ببوورە ئەگەر لەگەڵم بیت ئێوە ڕۆژانە چەند کاتژمێر کار دەکەن لە کاتژمێر چەندەوە دەست بەکارەکانی خۆتان دەکەن لە هەفتی سوێنەوە هەتا چاری شێوەیە سێ شێوەیە بێڕاستان بەبێ ئیسراحەتکردن سرعات ساعت 12 نا 1:30 ئەگەر ساعت 2 ساعت ئیسراحەت دەکەی ئەگەرنا دەبی ئیشکە ئەم زبل و خاشاکەی کە لێرە هەیە دەیان بن بۆ کوێ لێرە دەدەینە ئێرکوانە دەدەینە قەلابشتی قەلابی دەباتە مەزبەلەی ئێوە کرێکارن بەڵام دەبینم تەنیا ئەو دوو برادرت جلوبەرجی کرێکار لەبەر تۆ بۆچی لەبەرت نییە لە بیرت چوە یاخۆت لەناوسە لەفکرم چوە من باشە لەگەڵ تۆ من دەمەوێت قسە بکەم ئێوە خەڵکی ئێرانە کە دادەنیشن تا چەند هاوکاریتان دەکەن لەو زبل و خاشاکەی کەفرەی دەدەن ئەو پاشمانەی کەفرێ دەن چۆن هاوکاری ئێوە دەکەن بۆ ئێوە ئەوە دەماندوو نەبن وڵای هاوکاری ناکەن نەک ئەوە ئێرانی هەموو خەڵکێک کوردستانی خۆمان بگرە سلێمانی بگرە ئێرانی بگرە هەموو دەوڵەتەکانی بین ئێکوانە هیچ یارمەتی مەسەن ژینگەی خاین پیس دەکەن لەمە زیاتر پیس دەکەن پێیان دەڵێ پێیان ناخۆشە پیسمەکەن ژینگە ئێوە ئەو کەلوپەل و زبل و خاشاکە بە چەند بەسەن بۆچون منە بە چەند گەشت دەیگوازنەوە بۆ یەک کەپسی فول ئۆتۆمبیلەکە چەندە یەک تەنە دوو تەنە چەندە وای نازانم چەند تەنە بەس دەزانم ئەوەیە بار دەکەن دەبینەکانی قژات چەند جار ینی لە شوێکدا چەند جارم کارە دەنجم وڵای جاروێ سەفەرەکە جاروێ دوو سەفەرە ئەوها بە سەفەرە زبر معنی ئێرانە جەولەی مەدعەم ئەو شەهاب و هەموو کامل لێت دێ ئەو ئۆتۆمبیلانە ینی سێ جۆرانەیە پێنجتانی هەیە دەتانی هەیە بیستانی هەیە ئێوە باس لەوکە کە خەڵکی ئێرە هاوکاریتان ناکەن بەڵام دەبینم ئێوە بەبێ دۆستوانە کار دەکەن ینی بەبێ پەنجەوانە کار دەکەن خۆتان دیتانە بۆتان دابین ناکەن ئێوە لە بیرتان دابین دەکەن برن بۆمان دابین ناکەن بەس جاروێە دەبی لەسە خۆمان بکڕین پەنجەوانەکە بۆچی ینی بۆچی لەسەر خۆتان بکڕن ئەی ئێوە مەسەن وەزارەت شارەوانی لە پشتانەوە نیە بڕوارتی شارەوانی هەولێر لە پشتان جاروێ دەرەقەت نیە بە پەنجەوانەی ئێستا تو ئەوەندەی هەردەگیری دەدڕێت پۆڵای هاوکارم ئەگەر وێنەکان بگوازێتەوە پۆڵا ئەو وێنانە بوان بگوازەوە با ببینن ئەو هەموو کەلوپەل و زبل و خاشاکی کە لێرە هەیە ئەمە تەنیا لەمەوەی توانم بڵێم دەدەقا هەموو ئەو زبل و خاشاکە کۆکراتەوە بە دەستێک بەبێ پەنجەوانە لەو لاشەوە ئێستا چاوەڕە دەکەن چونکە خەڵکێکی زۆر لێرە بە شەوان لێرە هێشتا ماونەتەوە تا درەنگانی شەو یاخود دوای ئەوەی پاشە ینی لێرە پاشەوەکەن ئینجان دەگەڕنەوە ماڵەوە اینجا ئەوان هێشتا ناخەون بەڵکو دوای ئەوەی کە ئەم هاوڵاتیانە دەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان اینجا ئەوان جارشتر سەر لە نوێ دەست بە پاکردنەوەی ناوشار دەکەن
با قسە لەگەڵ تۆ بکەم ئێوە دوای ئەوەی کە ئێرەتان خان کردووە چۆن دەچن شوێنەکانی دیکە پاک دەکەنەوە بەڵێ ئێمە کە لە سوێنێک خلاص بووین کە پاکمان کردەوە ئاسین بە سوێنێکی تێکەم سوێنە پاک کردەوە جا دیار نییە تا ساعت چوارە ئایا ساعت پێنج ئێمە ئەمیم سوێنەکان هەم پاکەینەوە ڕۆژانەی تۆ چۆن لە ڕەمەزان لە مانجی ڕەمەزاندا ڕۆژانی تۆ چۆن مانجی ڕەمەزان بەڕێ دەکەیت بەڵێ مانجی ڕەمەزان بەخوا بەکار یعنی مەشغوڵ دەبین کە مەشغوڵ بین خۆی سعات دەڕواتن ئێستا ڕەمەزانن ئێمە سعات عوتینی دەست بە کار دەکەین تاوەکو سعات یەک دەست دەکار دەکەشینەوە تاوەکو سعات چوار ئەوها بۆ ئیسراعات دوای سعات دەست پێ دەکەینەوە زۆر سپاس دوو برای بەرز لێرە من دەمێت لەگەڵ ئەوە قسە بکەم ئێوە بە چای خۆتان دەبینن ئەم کرێکارانە ناو شار پاک دەکەنەوە هاوڵاتیان ئێرە پیس دەکەن ئەوان پاچی دەکەنەوە ئێوە قسەتان چییە لەسەر ئەم کرێکان ئێوە ئەگەر خۆتان هاتوونێت تا چەند هاوکاری ئەو کرێکارتان کردووە خێربێن سپاسی کەناڵی سارەکەی وڵی ئەو پیش و پاشماوانەی کە لێرە لە هەولێر لە خاستن لە ناو سنتەری بازاڕی بینی هێشتان لە شوێنەکانی دی وەکو بازاری تێرا و کوران شتیوانە ینی ناو بازار بەڕاستی زۆر پیسە پیسەکەش خەتای لەم شارەوانی و کارمەندەکانی شارەوانیە خەتای زۆری خەڵکەکەیە ینی ئەم شتە وەکو تۆکردن وایە یعنی هەر شتێک لە جێکەتێن تر پێڕاناگەن قلقلا مەخڕکەنەوە ئەو خەڵکانەی کەوی شیش دەکەوە نیە لەلایەن خۆیانەوە لە شتێک بکەن کۆیکەنەوە لە چوارچەوەی ینی زێدەڕۆیکردن لە خواردن و زێدەڕۆیکردن لە فرەدانی پاشماوەکانی خواردن زێدەڕۆیکردنە لە بەکارهێنانی ئەو شوێنە گشتیانەی کە بۆ ئەم شتەدیان ئێستا ئەم شوێنەیە بۆ ئەوە نەکراوە لێرە زبری لە خڕوکرێتەوە ئەمە شوێنێکی گەشتیاریە خەڵک دێلێ دانیشێ ئەم دوکانداروشانە بۆیان نی ئەوە زبر بێن لەبەر دەرکەی خۆیان و ئەلێرە بڕدن پێویستە بەلەدی محاسبەیان بکە پێویستە شتیان هەبی کارتۆن و شریف و گوش و شتیوا گەوریان هەبی ینی لێرە زێدەڕۆیەکی زۆر دەکرێت زیادەڕۆیە لەسەر حەقی مەواتن لەسەر خەڵکی کە دێ لێرکانە دانیشی هاتوچۆ ئەوەی هەمووشۆ دەکا لەسەر حەقی بەلەدی لەسەر حەقی بە شێوەیەکی گشتی هەموو خەڵک زۆر سپاس تۆ ڕاتیە لەسەر زێدەڕۆیکردن لە خواردن و فرەدانی پاشماوە بەڵێ وڵای زیادەڕۆیەکە بێحەد بە دەرە وڵای پێشنیار ئەوە دەکەم دوسێ شورتە هەیە لە ناو حەدیقا کە ئەوان ئەرکێکیان پێ سپێردرێ ینی خەڵکەکە هێورکەن و خەڵکەکە ئاگادارکەنەوە مەسەرەن گەلە بۆ ڕۆژە خواردن لە شوێنێکی گشتی جغارە فرێدان یعنی پێویستە شورتە دوسێ شورتە بە معدەلی لێرکوانە پێیان برێ کاکە لێرکوانە فرێ بدەن شوێنی تایبەت هەیە فرێ بدەن ئەوێ ینی گرە بە ڕۆژە بپسی خواردن ئا خواردن یعنی کۆنتترۆل ئێرە ناکرێت لەبەرەوەی خەڵکەی زۆرە و حەدیقەی گچکە و خەڵکە حەدیقە زۆر ماندیە زۆر سپاس ئێرە یەکێکە لە کارەباڵەکترین شوێنەکانی ژڤان وەک دەبینی پۆڵاگەر بیگوازێ ئەمە وێنەی ئەو ئۆتۆمبیلەیە کە دێت ئەو پاشماوە زبل و خاشاکە کۆ دەکات و فڕی دەدات ئەگەر پۆڵا لەگەڵم بیدەمێ ئەو دوو هاوڵاتیش لێرە وەرگبرن وەکو هاوڵاتی ئەمان وەکو هاوڵاتی لێرە دانیشتن بزانم ئەوان ڕایان چییە لەسەر زێدەڕۆیکردن لە ماجی ڕەمەزاندا و دانیشتن شەوانی ماجی ڕەمەزان زێدەڕۆیکردن لە خواردن خەڵکێکی زۆر خواردێکی زۆر کۆ دەکات و پاشماوەکی زۆر فرەدا ئەم زێدەڕۆیە ئێوە قسەی ئێوە چیە لەسەر بە خودای ئەمان زۆر تەماشا دەکەنێ فەقیرانە زۆر ماندوونە باقی ڕاستە خالت دکاندارەکان خاز دکاندارەکان نابێ ئەو زێڕدوی بکەن و ئەو شەب کارت و مارتونانە فردن بە ئێکۆنۆلجێکی گەشتیاریە زي خلق إسرع عندك دانش خلق دانش لكوانا من أو كارتون مال هذا اشتشي دخون لكوانا خوتان يعني إيه خوتان هاوكاري كريكارا كان تان كردوا زوريش زور فقط وجا خلق كذا كده وجاهم كارتونا بخلق ساعة ما شهد كمان فقط زور قلنا عليك أو مو ما عندنا كارت خردكات ولا لا دبي خردكات ولا لا شيء تشتغلات أو هنابتن هباش هل لازم دكاندارك عليك وانا تشتغلنا على خوي بكاتو ولا بش خداينا تدو دوري بيه فريدا وخلاص برا زور سباس قصيتو دست خوشتان لذا كم والله زور ما عندنا وانا ومنو كنت دكاندارك خرككش بواسطه رمضان شوان ديت دري يعني مساعدة ناكل إنه دكاندارك كان مساعدة عندك نخرككش كده جاي زور سباس بالله جفان أرا بقربالغي دمينته يعني رك بيتسواني روجا بروجان هەندێک چۆڵ دەبێت لە کاتی ێوەران بەڵام بە شەوان زۆر قەرەباڵغ دەبێت ئێستا خەڵکەکە وردە دەگەڕێتەوە ماڵەوە چکە بەرەو دەمی پاشەوکردن دەڕۆین
ئەوانە دەگەڕێنەوە ماڵەوە بەشێکیشیان لێرە خۆیان پاشە دەکەنەوە ئینجا دەگەڕێنەوە ماڵەوە بەڵێ ژبان بەڵێ زۆر سپاس تەناوەرە عەبدوڵڵا توپشەیەکی ڕاستەخۆ لە نزیکە لە هەولێرێت نەوە باژارە هەولێرێدا دیالمەدا بوو ئیدی ئەوژی یعنی بەشەکەل زێدە مەزاختنێ هەمی یعنی بژین پاشماواتێتە فرێدان سەر جادەیە گشتی زۆر سپاس تەناوەرە ئێستا بابەتش لێرێ بەحث کرد مامۆستایدی ڕاستیشی gelek yani جورێ زێدە مەزاختنی هەنە لێ بەری ئەم بەحسا جورێ نوێ بکەین مەدویە بەحسا جیاوازی مثلا جەم خودێ مثلا کوردێک کوردستانê bijît xwarinayî mesela birinc û av ku tiştîniyê gelek bit lê kesekî dîl Ewropa bijît fast foodek yani xwarineka yani ya les bijîn lefeke zêde mezaxtina herduka wekî êke yan jî dev xudê cidahît navbeyna herduka da heye çinkî herêk li cihekê cida dijît وڵا کاکە ژوان من پێش وەڵامی پرسیارەکەی جنابدەمەوە ویستم هەر ئەوە بەفکر هاتوو لەو راپۆرتە بەڕاستی ئەو دوو گەنجانەی کە کرێکار بوون کەی شوپاکردنەوەیانە کرد بەڕاستی شتێکی زۆر ناخۆش بوو ڕاستی بەلای منەوە کە لە سعات هەشتی بەیانی تا سعات سەی شەو ئیشەکەن ئەمە لە نەتیجەی چییە؟ نەتیجەی ئەو ئیسراف و زێدەڕۆیەیە کە ئێمەی ئینسانەکان ئەو قورسایی و بارگرانی دەخینە سەر شانی ئەو گەنجانە بله یعنی دەستێکی تۆ مرۆڤی لوان کە ثابت کو ئەگەر مرۆڤی مەزاختن کرد هەندێک کەسی دی دێماندیون ئەمە بزانە ئەمە دەستپێکی دەستخۆشێت واناتین دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی من دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی جێی تەقدیرە ئەو ئیشەیوان بەڕاستی ئەمە عیبادەتێکی گەورەیە ئەمە عیبادەتێکەوە خزمەتی شار و وڵاتی خۆیانەکەن بەڵام لە بۆ ئێمەی هاوڵاتی ئەبی یارمەتیدەری ئەوان بین چونکە ئەوە ئەگەر ئەو زەختە زۆرەی ئێمە نەبی لەسەر ئەوان ئەو زێدەڕۆیە نەبی ئەو هەموو کەلوپەلە نەبی بەڕاستی ئەوانە لەوانەیە سعات دەی شەو خەلاص بن دەیکەوات ئەو هەموو زەخامەت و تەزەخمە دروست بووە لەسەر ئەو کوڕانە بەڕاستی جێی ئەوەیە کە ئێمە بخۆمان دابچینەوە شتێکی تر ئەو چەند دو ساڵ پێش ئێستا یەک لەو کەنەلە ڕاگەیانەکە بەخۆ بینیم کە یەک لەو کۆمپانیایانەی کە ئیشی پاکردنەوەی هەولێریانە کرد کە بەخۆم ژێم لێ بەگوتی داتایشی کۆ بەڵام زەنەبەمکەوە لە سەروی 160 پاشەڕۆی هەولێر و زبر و خاشاکی هەولێر بەشی خواردن و ئەو بابەتانە بوو بەڕاستی ئەوە نیشانەیەکەکەوە ئێمە بی پرسیار لە خۆمان بکەین چۆنە بی مەسەن 160 یان 170 خاشاکی هەولێر شارێکی ئەوها هەمووی لە کەلوپەلی خواردن ئەو بابەتانە بی خۆی پرسیارە ڕۆدەی بەڵێش ئیمانە خوب ترست کەسەوە باشوور داد جوانە ئەمە زەنگێکی مەترسیدارە ئەوەی کە جەنابەت باست کرد مەسەلەن بۆ نمونە لە هەر شوێنێک ئینسان وەکو باسمان کرد بیدایەتی پێناسەی ئیسراف و تەبزیرمان کرد لە حەدی خۆی زیاتر بوو ئەمە تەبان ئیسرافە جا ئەگەر جیاوازی کۆمەلگای خۆمان و کۆمەلگای ڕۆژ ئاوا بکەین بە حکمی ئەوەی وەکو جەنابەت باس کرد هەرێکمان لەوانە ژیانە من خۆم لە ئەمریکا ماوەک لە ئەمریکا ژیایمە لێوێ بوومە ئەنی شێوازی خواردن و پۆشاک و مەسەلەن زۆر بەشە حتا هەر کلتور و فەرهەنگمان ئەگە بین تا ڕادێک بەراوردی بکەین بەڕاستی جیاواز زۆر هەیە ئێستا بۆ نمونە خەڵکی ئەمریکا بەشی زۆری لە سەروی 180ەوە لە دەرەوە نانەخوا هەروایە یعنی عرف و عادەتیان وایە لە دەرەوە ڕۆژانە دوو وەجبە نانەخۆنی وەجبەچیان یعنی وەجبەی قڕس یان مەسەن وەجبەی وا دەوری سعات سار و ئەوانەکە لە ئیش خەلاسە بن ئەوتریان شەوە خۆن بەیانیان شتێکی سوود دەخۆن ئەو وەجبەی برێ مەسەن کە زۆر بیان دێنە دەرەوە بە خانەوادە و بە عایلەوە دێن لەوێن دەر سیستەمێک هەیە لە چێشتخانەکان لە ڕێستورانتەکان ئەویش خواردنوانیە وەکو ئێرکانە کۆمەڵە کەسێک خواردن بینتە پێشدانێ و کۆمەڵە کرێکارێکەوە ئەوە بکە ناشتیوانیە لەوێ خەڵکە خۆی ئەچی و تەرازوش دانرێ مەسەرەن تەرازوو دانریا لەوێ مەسەرەن میزانێک دانریا هەر کەس بە ئەندازەی خۆی بەقەدەر ئەو تەرازوە خواردنەکەی لە بۆ چێشرێ شتێکە بەڕاستی ئێمە ئێستا لازمە تەجروبە بکەین یعنی مەسەلەن بەڵێ الفێرێ یعنی پرسگرێک ئەوە ئەو زێدە مەزاختنە تێتەکردن مەسەلەن تایبەتیان بێژن ڕۆژهەڵاتە ناڤڕاست ئەو گوناهی دەرسەرمەی تا حسابکردن یعنی جەم خودێ مەسەلەن ئەم vê navçeyê jînê dî xwe gunaha min nîne mesen ez Ewropanê jiyayme û sîstemê wêrê hosaya ew çawa ye خۆ ما خۆی ئینسان هەر کار و کردەوەیەکەی کا من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها يعني ولا تزر وازرة وزر أخرى وەکو باسمان کرد کەس بەقەت خۆی ئێمە لە ڕوانگەی ئەگەرەی ئینسانیەتەکەەوە زیاتر قسە بکەین دەی ئەم هەستەکەم هەستی ئەوان مەزە ئەحساسی ئەوان لەو بارەوە بەڕاستی لە پێشێ مەمابی دان بۆ دابنین هەرسەن ئێمە کۆمەلگاکی مسلمانین هەرسەن ئێمە بن 190 و ئەوەندە هەفت و ئەوانە مەسەلەن مسلمان ئەمان بەڕاستی گەر تەماشای بەرار بکەین لە کۆمەڵگەوان ئەو ئیسرافەی لێرە ئەکرێ تاکیدم لە وڵاتێکی وەکو وڵات ئەوروپیەکان ناکرێ وەکو باسم کرد مەسەلەن ئەو خواردنەی کە ئینسان پێویستی پێ ئەمن لوانیە کە لە فەقیریشیان بی
کەسی وایان هەیە مەسەرەن خوا پێدا و سەرمایەدارە و دەورەمەندە و شتی وا هەیە بەڵام هەروایە ئیشەکەیان ئیدی وا لێ ڕاهاتوونە لە حەدی خۆی زیاتر ناتوانن بخۆن بۆ نمونە مەسەرەن کەسێک مەسەرەن 200 غرام 300 غرام پێویستی بە خواردنە مەسەرەن 500 غرام دەینی دەچێشی تەبعاً پاری 500ەکەیدا و ئەوەی زیاد بوو وەکو ئێرە نییە بیڕێژە ناوتەنەکەی زبریکەن لە بۆی تەغلیفەکەن و جواندا ئەپۆشن و ئەیبا لە ماڵەوە ئیسفادەی لێکە دێ ئێمە بەڕاستی تەماشاکەین وەکو ئەو دوو مامەسە بەڕێزانەی خوێندە جۆرەگە لە جۆرە مەسەن دێچە خواڕنگی هەیەکی خۆڕناتەتمینت لێ هێشتا شەرمێک دەف خەڵکی هەیە مەسەن بێشتێ بوو من یعنی بکات ناو جهەیەکی تایبەتدا ئەس دێ بخوب بما ماڵ هەتا يعني اف شرمجي دينا من نوف اسلامي دات شوات يا بحث هر تشتكي مروفي بخوب ماي مروف قال خوب تمام طبعا قوريني او شواز عرف عاده ناپسندانه که هن لهر کوملگایک بتایبته ما کوغه مسلمان قصب کین يعني خوای گورا فرمي اگر او وستان تغيير بكنو قوران كاري جزري بكن افرمي ولا يخافون لومه لائم يعني قولنا كاسي نابي وكن اما اگر بمان هوي شورشي فكري وثقافي بكين نابي رعايتي وشان بكين دي آية من سبسيارك لخوم ولا زنابت كاكشفان ولا مثلا بينرانا كاين خوما بله آية أو باشترا من لبر خلق بري كسكا رزيلة ويان مثلا بارينيا من خواردني شي كم داوا كم يعني أو خواردني أمينة ولا خم بمالوا يعني أو باشترا كوا بايدو أو عند بارز ياتر بدم خواردنك بمستناو تنكي زبرو أو كريكارنش بيو مانديبن كاميان زياتر دوي أول للروي دنيايوا لروي ديني شوا لروي إيماني شوا ها خواي قورا فرمي إن الله لا يحب المسرفين تكوات أي مليرة أجر هذا يعني سري بابتي يعني خده هشوان كسان نكى أبد زيادة مزاقتنا إيدي تمام بله يعني درجة بهشت البرامبري وان كساتي تجرتن أجر درجة بهشت خوي جور أرحم الراحمين بلام بري لو أنا تأثير كلا طبعا كاكش فانجان إما أو بزانين بهشت وجهنم دوشتن خوي جورك زرت أكيد كاته ولا قرآن يعني لكتب السماء وكاني تير هر لبو ريخستني جياني او انسانانيه كلا دنيا ابي بزانين كوا يعني بهشتي او ديومان بسراوته ببهشتي دنيا يشك لو زاني انا كاك احمد مفتزالي الانسان تا بهشتي دنيا نبيني محل بست بهشتي او ديوه دي بالفعل ابي ما او بهشت دروس كان يديروا كان ابي ما لما بين يكثر انسان كان او خوشي وناز ونعمته ببين كان اسرافها بي ننا عدالتي هبي حسن كنا يوسين اسلامي زادتر دنيا ما بتبهش بله اوي خوي ز بهشت او اوي كانسان تيدا اقرا اجري تيدا بخوشي اجي دائما ابي او بهشت بين او زخواي قول لو دي داخل بهشت منك اما شتيك براسي ابي تريش كاكا شفان من حزكم او لبو خمان وبينران يعني رون كينوا اسراف هروني لخواردن لخوار نوا بله اسراف بون مونسا كهرباء سابو كردستان شي كهرباء هي اگر اسام براسي تا اسد داتا چی وام جيرنه براسي كوا يعني بدقيقي بلام تاكيد سطح فتاي بروسري چشوي كهرباء كردستان زياده روي امن بون مون اگر كاتم بديت كاكشوان اما شوينه كجيان مثلا كسشي نزيك خومان يعني هل بو بينران كسك ديوي داواش بكم اتوانم او بكم 52 گلوپی لە چاردەوەر بەری خانێکی خۆیدا بەس لە دەرەوە بله 52 ڕووناچی 52 گلوپ دەی ئەمە لە کوێی دنیاشتی وا هەیە بله ئەدی دەبێت لە ژۆرەوە چەندی هەبی دەی ئەمە زەخ لە چاکە زەورەیەکەوە گەڕەکێکی تر و ماڵێشتر بێکارە بە ئەبی ئیدی ڕاستی بەحسا پرسگرێکی نوکێن ئابووری بکەین بۆ شەڕی کوردستان ئەوێت ئەم کەتینەتێدا مەسەلەن زیاتری ساڵێکی یانژی 2 ساڵە ئەم پێی وەگرێت دینگەل ئاەتەکە قورئان پیرۆس یعنی مەسەلەن دەمەوە بێژێت ولا تجعل يدك مغلولة إلى عنقك ولا تبسطها كل البسط زوانه گرتن و بردان دستیت مزاختنی دا اف چاویه مثلا مروف چاو بزاند که مروف دستگرتیه ایدی مروف توشی و گناهی نبود و مروف چاو جی بزاند مروف گله که دست بردای نینه مروف توشی گناه ها ماستر نبود چکی هر دوشی گناه هن هر دوشی گناه بالضبط هم بخل هم رزیلی شتي مزمومه هم لولاش دست کراوی چی وا کوا وکو استاک باسمان کرد امش به همان شوی گناهیش ترا طبعا اما اگرته سر خودی تگیشنی انسان کان لدین بله اما وکو باسمان کرد اما ابي حالي بين لو كاكا شوانا همو مزانين دين منظومه فكريه لما بين انسان كان خوان وما بين خوان لما لقر خوان بله ده ابي اما حالي بين امن اسات سون بعبادتي ازان اساكوا لجير واجباته شي خوي پروردگار لو مانغا خوي گوره لخم راضي كم لجير فرماني خوي پروردگار دام ونويجه كم خوال لخم راضي كم اسمح خوال لخم راضي كم ابي اوهاش بزانم كوا اسراف الزيد الرويش لولا خوای پەروەردگار پێی نیگەرانە و پێی خۆش نییە وهروە لەولاش بزانم ئەبی کەوا یارمەتیدانی فەقیران و هەژاران دیسان بە هەمان شێوەزە ئەمە بەڕاستی ئەبی بزانین ئەو
ئەو معادلە ڕاستکەینەوە دین ئەوە نییە کە شتێکی ویژدانی بیمابینی خۆت خوای خۆت دنیا دەوروبەری خۆت وێڵکەی نەوەڵا وان نیە شتیوانە ئەبێ ئینسان ئەو دەوروبەری خۆی ئەو ژینگەی کە لەگەری ئەژی ئەو ئینسانی کە لەگەری ئەژی ئەو خانەوادەی لەگەری ئەژی ئەو زیرە لەگەری ئەژی ڕێعایەت بکرێ هەمووی تا بڵێ ئیدی زیاتر توەکی کەسە کوتنەوە باشووری کوردستانێژی ئیدی ئەم عالیە حکومی بدینە ڕەخەکی تەماشاوانێژە ئەم بەحسێ مەسەن پرزگرێکا دارایی ئابووری مەسەن خەتەخەتایەت حکوومەتی بینی ئەژی بەغدا پارە بوو جەنەهنەوەرتی مامۆستا ئەم بەحسە هەندێ بکەین ئیدی ئەکە پڕاستی سەروان ئاەتێت هەنێ بێت ئەم تووشی دوو گونەها بینە یا ئەیکێ سەردەمی خوبەری قەیرانە خەلکیمە گەلێکی دەستڤەکری بیە هەم مەزاختنە ئاوێ کارە بێ پارەی و هەمی تشتێکی نو کەژ وسە زێدەتر تێتە بەحەسکردن خەلک هەمید بێژن مە پارەنینەوە ئێدی مە یعنی ئەم تووشی وێ پرزگرێکە هەنێ بینە ئەم پڕاستی بێژین ئەم کەتینەت ناو بینەوان هەردوو گونەهادا یانژی خەتایەت مە نەبینە کو ئەم تووشیفان گونەها بین بەڵێ وەڵامە برێ مەسەرەن چەند لایەنیە مەسەرەن چەند جەمسەریە یەکیان وەکو ئاەتەکەی بدایەتی ئیشارەتمان پێکرد لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم بله خوای گەورە بار و گوزەرانی هیچ گەل و قەوم و کەسێک ناگۆڕی چ بەلایانی باشەکەی چ بەلایانی خراپەکەی حتا خۆیان نەگۆڕن حتما ئەمە لایەنێکی مۆزوعی و زاتیە پەیوەندی بە ئینسانەکانەوە هەیە و لایەنێکی زۆریش پەیوەندی بە حکوومەت و دەسەڵاتدارەوە هەیە کەەوە ئەو کێشە دروست بەمە نکوڵی لەوە ناکەین بەڕاستی بەڵام ئەوەی کە پەیوەندی بە خۆمانەوەیە وەکو ئینسان وەکو مرۆڤ ئەگە تەماشای خۆمانکەین بڵێ ئێمە زۆر لە حەدی خۆمان زیاتر مەسەرەن بەڕاستی ئیسفادەمان کرد لەو بابەتانی کە پێویست نەبووە بوو ئەمن هەر نمونەک بە زیندوی خۆم برادەرێکی خۆم کە لە پێشانگای ئۆتۆمبیلی شەکە لە مەعرەزی شەکە ینی خۆی ژێڕاوی گوتی برادێکم هەیە چەند دو ساڵ پێش سال لە جێژنە هات سیارێش کڕی فقط لە بۆ جێژنە هات فرۆشی و بە 15 وەرەقە زەرەر بە $1500 لە سعری خۆی هەرزانتر ئەوە لە پای بەس لە بەرەوەی کە برێن لە جێژنە سیارێکی جوانی پێ و خەڵک خزم و کەسەکانی ئەمە بەحسێ بکەین تا بابەتە فەکر ئیدیت قوڕانیشدا یعنی هاتیە وأما بنعمة ربك فحدث اف کەسێت هەنی زێدر بەحسان دێت مثلا خدای پارە و ماڵ دایە ئیدی ئەوژی دێ خۆ پێ دەرەخینێت ئەف تشتێ هەنێ چەند درستە و ئەگەر نەدرست بژی گونەهاوێت چەندە مرۆڤ خۆشە دیر بێخت یعنی گەلە هەوسە تێتگەهن ئەمە شتێکە پەیوەندی بە ژین و دینی ئینسانەوە هەیە دەی خوای گەورە باسی کبرەکە باسی مەسەرەن نەخۆشی خۆ بە گەورەزانی نەکە دەی ئەمە لە بۆ چێ دیسان ئەمەشە گەرتەوە سەر ئەو بابەتانێک کە ئێستا باسی ئەەکەین ئەنی هەر گوناحێک هەر معزیەتێک کە لە قورئان هاتبی خوای رب العالمین لە قورئانەوە باسی کردیان پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرموودا فەرمایشتە صحیحەکانی باسی کردبی حتما ئەبی بزانین ئەوە پەیوەندی بە دەوروبەری ئینسانیشەوە هەیە ئێستا بۆ نمونە ئەوەی کە زەنابمان کە تازە قسەمان لەسەر کرد دەی ئەو هەموو نیعمەتە خوایە کە ئەوها سەرفمان کرد بەڕاستی ئەو هەموو زێدەڕەویە کە کرمان لە خواردن و لە زرک و بەرگ و لە ناوماڵ و لە سەیارە و لە بینا و لەو بابەتانە ئەو بۆ ئێستا تەماشای نزیکەکەی گەیشتە ئەو ڕۆژە ینی خەڵکی وامان هەبووە کاکەشمان خەڵکی وامان هەبووە مەسەرەن بۆ نمونە فقط لە بۆ ڕۆژی جەژن لە بۆ ڕۆژی جەژن یعنی قاتێکی لیباسێکی کڕیا بە 6 وەرەقە 7 وەرەقە قلنا هيون وأما بنعمة ربك فحدث دي حتما جناح دي أو نعمته خواهي جورا كدايتي إما بو أوي تاكو إما خومن بيدرخين دي تكبر أوي كإنسان يعني ديان آيات من هي ديان فرمايش بيغمر من هي صلى الله عليه وسلم كان هي كان لتكبر دي من أو قاتيك بش ورقة همبو خو أو لو أنا مالش لو أنا مثلا هيل مثلا أوش يسهل أما همانا فقط دو لباسي هي دو بوشاتي هي يسا همانا فقط دو بوشاتي هي هم پۆشاکێک لە بۆ دەرێ و لە بۆ مناسبات و لە بۆ پۆشاکەش لە بۆ ماڵە و احتیاجی خۆی دەی باشە ئەمە چۆن ئەبێ مەسەلەن من ئەو پۆشاکەی کە ئێستا کڕیتم مەسەلەن تازە کڕیتم تازە پارێکی باشم پێداوە فقط بەس لەناو خەڵک دیار بم بسم پۆشاکێک دلکێک بکڕم بە دەقاتی ئەو شتێککە هەمە دەی ئەمە هەمووی مەزمومە لە شەرع جا ئەوەیە ئەسبابەکەی کە ئێمە وەمان لێ هات ئەو قەرانە بەسەر ئێمە داهات ئەخ ئێمە ئەگەر تەماشاکەین ئیسراف ئەگەر ئینسان زوو بەریگی لێ بگری خۆی ژیانی خۆی تهدید کات سنووردار کە ئەمن بۆ نمونە کەسێک مەسەلەن فەرمانبەر مەسەلەن 600,000 دینار موسەی مانگانێتی ئەبی بەقەدەر ئەو 600,000 دەبی پلان و یعنی نەخشە لە بۆ ژیانی خۆی و ماڵ و منداڵەکەی خۆی دانێ کەگەر نەیتوانی مەسەلەن لەسەرەوە زاڵبی کردیە 700 و 800 ملیۆنێک ئەوە چی کردەوە ئیسراف کرد حتمەن ڕاستە ژیانی ئەو ڕۆی ئینسان قورسە زەحمەتە بەڵام ئەبی بەقەدەر ئەو شتێکە هەتا ئینسان بەقەدەر ئەو شتە ئیش بکە ئێمە وا نەبووین ئێستا بۆ خەڵک زۆر تووشی قەرز بووە خەڵک تەماشا پرسیار بکەین ئایا خەڵکێکی زۆر تووشی قەرز بووە خەڵکێکی زۆر بڕۆ تووشی کێشە بووە
خەڵکانی خۆیان کوشت لەسەر قەرز خەڵکانی خێزانەکانیان تەلاقدا لەسەر لێک زیابوونەوە لەسەر قەرز سببەکەی چ بوو سبب ڕعایەت نەکردنی ئەو بابەتە بوو جێنەدان بوو بەو نیعمەتانی کە خوای پەروەردگار وەکو باسەکەی فەرمی وأما بنعمة ربك فحدث دەی گوێنەدانی نیعمەتەکانی خوای گەورە بوو کەوا ئینسان ئەو دەخلەی خۆی خەی بوو چوت دەقات و بیسقاتی خۆی ئیشی کرد تا ئەو وەزع دروست بوو ئێساکەش تووشی دەیان کێشە و ڕاستیژی زێدە مەزەختن بۆ شوڕی کوردستانی هەتا ڕادەیەکی ژیانشین ببی بێژین و ببیە مودێلێک بەڵێ ئەم ڕاستی بدوێتە زێدەتر بۆ تەماشاوانە هەبژم یعنی دلێمیشدا ئەس vێرێ یعنی بەحسێ خشکا خوب بکەم دی بابا من هەمی گەوات بێشتێ زێدە مەزەختنێ نەکە و گون نەهەو ئەس vێری ژێدی دووبارەت بژمێ بابا من هەمی گەوا ڕاستە گوتی دیارە خەلەتیەک یال دەفوە هەی ما مستوى يعني نوعين منو خشكام ده زتر يعني خلق جي تشك كسك هي مثلا زيادة ترتبزاني زيادة ما زختن كتن يعني ناف مالادا كسك هي زيادة ما زختن بكت وتهمي جوا أموش جاري لكن حتى إنه كمثلا ضيف آخر ناتنا كريان والله ما بحكم إيشو كارا كمان كالجر خلق جين روجانا بلا خلقان جزور هن بلا من واحد استكم يعني لهم مرحليا يعني مثلا يعني إسراف يعني زيد الروي زياتر للايني خوشكانه وي هستكين زياتر مثلا هستكين مثلا لو روانوا زيادة ترتش يعني براسي بتم يعني جان سربي باباتي براسي چه آموزگاریک يعني آخفتنا کشترین هی ایدی اف زیاده مزاختنه مادام گناهی هند مازنه يعني بشین براسي گوران کاریه که چکی اما او ابي بزانين وكو باس ما کرد يعني باشترين آموزگاری اوه که اما یکمین برانبر خوای خومن ابي بزانين خوای گوره که افرمی ان الله لا يحب دەی خوای گەورە ئێلانەکە کەوا ئەو کەسم خۆش ناوێ ئەوە یەک دووەمین ئەبی بزانین ئەو شتێکە ئێمە بە زیادە سەرفی ئەەکەین و مەسەرەن بە هەدەری ئەدەین ئەو حەقی خەڵکانی ترە لەکن ئێمەیە مەسەن بۆ نمونە کەسێک مەسەرەن لۆ خۆم ئێستا وەکو تاکە کەسێک یان جەنابەت هەر یەک لە ئێمە تاکە کەسمان ئایا من ئەو شتەی کە زیاد لە خۆم سەرف کرد لەسەر حەقی چییە لەسەر حەقی منداڵەکەمە ینی حەقی منداڵەکەی خۆم حەقی خێزانەکەی خۆم بۆ نمونە بەڵێ زە باشترین ئامۆژگاری لەوە خۆمان و بینەران و هەموو ئەو بەڕێزانەی کە مەسەرەن کە گیان لە دەنگ و لە ڕەنجی ئێمەیە ئەبی ئەوە بزانین کەوا باشترین ئامۆژگاری ئەوەیە کە ئێمە ئەبێ ژیانی ئاسایی ئینسانانە و مەسەرەن بەنی ئادەمانی خۆمان دەست پێ بکەینەوە بەوەی کە بەڕاستی ئینسان ئەوەندەی لە بۆ هەیە کەوا خوای گەورە لە بۆی دیاری کردی ئەوەندەی پێویستەکەوە بەکاری دەینی لە غەیری ئەوە ئینسان هەم بە هەڕەشەی خوای گەورە ئەکەوی هم لنا مجتمع براسي كسيشي وادرسي كوكورو كباس ما هو مشتهي ولا غيري او اجتماع كاين كاكا شوفان استا حرجتك تزاوز لحد سنوري خوي كرت استسر ما في حقيقه الشتر استا تازا بينيمان مثلا او كريكارنا بتسمان دين يعني ما عندي بوني وان لتسدابو لو زيد الروي او خلك كديك روجانا دا اشتوال لشويناني براسي من لسلو خوشي خومو لبو لزت بردن لجياني خوم تزاوز حدي خلب كم خلق ما عندي كم دي براسي شتيكا كوا اما شتيشي مزمومه وناروايا دافچينا دسبيكو ايتي دي مدفيا زيت تر بابات جرم يعني البشرة بتشينا دسبيكو ايتي يا بني ادم خذوا زينتكم عند كل مسجد وبشرت بجد وكلوا واشربوا ولا تسرفوا انه لا يحب المسرفين ان الله شب هيوانديك نوف بين خذوا زينتكم عند كل مسجد وتقال بابات زياده ما زختني داهيه زوانا زا اما بسيارج زور زوانا باشە برێن پرسیارێک ئایا بۆ خوای پەروەردگار باسی مزگەوتەکە باسی چوونە مزگەوت و ساڵی تا پێشەمە پرسیارێکە بەڕاستی بکت نێتە ماڵە خودیش داوەزیە دەی بەس پرسیارێکە زۆر جوانە دەی باشە ئەمە مزگەوت شوێنی عیبادەت و نوێژە بەڵێ ئەی دووە دواتر خۆ جوانکردن و خۆڕێ خستن و ئەو بابەتانی ناو مزگەوت باشە دوای لۆ دێت سەر وەکول و وەشڕەبوو وەلا توسریفو دەی با پرسیارێکە کەواتە ئەوەمان پێڵێ کەوا دینی ئێمە ئاینی ئێمە ئەوەیە کەوا چۆن ئینسان گرنگی بە نوێژ و بە مزگەوت و بە عیبادەتی فەردی و مابینی خۆی خوای خۆیدا بە هەمان شێوەش لەولا دێت سەرەوەی کەوا ئیسلام شەتڕەچکەی هەیە بەشەچکەی هەیە ئەویش ئەوەیە کەوا حەق و حقوقی خۆت و دەوروبەر و ژینگە و دەوروبەری خۆتە کەواتە ئەوەمان پێڵێ ئیسلام دینەکەی ئێمە ئەوەمان بۆ ڕوونەکاتەوە کەوا ئێمە ئەی بەنی ئادەم ئەی ئینسان تۆ کە ئەچوتە مزگەوت و کە بەخۆشی و بە جلشی جوان و بە بۆنی خۆش و بە زەوق و شەوقێکی بە فەزایەکی ڕوحیەوە لەو لاواش ئاگادار بە کۆمەڵە واز بێتتر لەسەرەکەوە ئەو خەڵکەی کە لە گەریانەژی نابی تەزاوز بکەی سەر حەق و ماف و حدودیان بەوەی کەوا بە زیادە سەرفی ئەەکەی جا ئەو کەسە خۆتی خودی خۆتە ئەو کەسە منداڵەکەی خۆتە هاوسەرەکەی خۆتە جیرانەکەی خۆتە دەوروبەرەکەی خۆتە هەر کەسێکەکەوە ئینسانە جا ئێمە لێرکانە ئەبی ئەو مەفهومە ڕاستکەینەوە دووبارە و سێبارەش یەکەینەوە ئەبی بزانین دین یان ئیسلام
ئەبی بزانی پەیوەندیەکە مابینی ئینسان لەگەر خودای خۆی، پەیوەندیەکە مابینی ئینسان لەگەر خودی خۆی، پەیوەندیەکە مابینی ئینسان لەگەر دەوروبەر و ژینگە و ساردەوروبەری خۆی. پڕاستیژی ئەوەهاتە بەحەسکردن زیاتر ناف ئاەتت قڕانیدا ئەو پەیوەندی ئەوە ناوبینە خەلکی بوو خەلکی بالضبط. ئەم دابینە سەر بابەتێ زێدە مەزاختنێت پەرستنا خودێدا تشتێکی هۆسا هەیە یانژی هەندی تو پەرستنا خودێ بکی باشترە یانژی سنوورێک هەیە بوو پەرستنا خودێ. طبعا عیبادات یان پەرستنی خوای پەروەردگار هەموو ئەو هەرسو کەوتانەی ڕۆژانە ئینسان دەیکا. بەێ چ ئەعمالی قەلبە، چ کردەوەکانی دڵە، چ ئەوانەی جەواریح و ئەندامەکانی جەستەی ئینسانن. ئەوە هەمووی پێگوتری عیبادەت. ئینسان ئەو شتێک کە لە ناخەوە وەکو ئیخلاسە، وەکو خەوفە، مەسەن بەرامبەر خوای پەروەردگار، مەسەرەن وەکو حبە، عشقە، ئەو بابەتانی کە بەناخەوە و ئەوانەیە کە لە دەوروبەری ئینسانیش بێ، مەسەرەن وەکو ڕۆژی و نوێژ و ئەو بابەتانی کە بە ئەندامەکانی لەشی ئینسان دەکرێن. ئەوانە هەموویان تەبابەتێکی جۆن بە حەسکم پشتنگە بێ مەسەری بابەتی بەسێ حب یانژی عشق نەت ناوبینە ما خودێدا بێت ناوبینە کەسادا مابینی کەساندا ئەم بەحەسکین لێل دەستپێکی بەحسا ئەف عیبادەتین دیار مەسەرەن نوێژکردن، ڕۆژیکردن، کردنا سنەتەوە ئەوێت بڵێ هەنێ زێدە مەزەختن تێدا جوان ئەزە ویستم هەر تەکمیلەی ئەو بابەتە ئەو بکەین. ئەمەش ئەو بەشەی کە هەیە ئەبی ئەوە بیکەوا دیسان لەسەر حەقی خەڵکی تر نەبی و لەسەر حەقی جەستەی خۆش نەبی. چونکە ئەمە يعني ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمی بێشێک لە هاوڵەکانی فەرمی إن لربك عليك حقه وإن لبدنك عليك حقه بله وإن لأهلك عليك حقه. أو دينه أو دينك إما أوها لو جسي تۆ يعني أمانة لله تو حرسان دا إخو مانا بل هر أمانة. لقد خلقنا الإنسان في أحسن تقويم. في أحسن تقويم. ديفيت جو بمرو بالضبط. أو زال لولا أو خوايك يا مدرس كله حقي لسريم يكبي برستين وأو دورو بري كلا جري أجين أو جينجي أو خيزانة أو مارو من دالة أو زيرانة أو دراوس أو رفيق دوستا أو إنسانة حتى إنسان مهما هرنا وشهرته دنگ ورنگ ودينه شهبي. بله. دائما إنسان لقرش زائما أبي بزان تزاوز كردن لس هريك لو بابتانا أو خواي جورش بيرازيني. أما فرمو دبان هيك أو سي صحاباني كوا أثناء مالي بيغمبري خوا صلى الله عليه وسلم قال نشان عليه من شونان وهشون وجهكم. بله. يشان عليه من جنة هنم يشان عليه من هم روجي بروجي أبم. البيغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم كرحمة للعالمين فرمي من خيزاني شمهيو ومن شون وجهكم وزاري وهناكم هندك زار بروجي وهندك زار بروجي نابم لروج السنة كان. لكواتا وأسبيغمبري خديجي. بالضبط. أما لوش وزاد بلام إما أو بزانين عبادة برستن سون بلي شتێکی دیاریکرا و محدودینی تا قسەی لەسەر بکرێ چونکەوە پەیوەندی ما بینی ئینسان و عەبدە. بەڵێ. جونەیدی بەغدادی شێخ جونەیدی بەغدادی ڕەحمەتی خوا لەسەر بی قسەیەکی جوان هەیە ئەفەرمی سڕێک یان نهێنیەک کە لە ما بینی خوا و عەبد هەیە ناوی لێنەی ئیخلاس ئەفەرمی ئەو سڕ و نهێنیە بەس خوای رب العالمین و بەندەکەی خۆی ئەزانی نە مەلایکەتەکان ئەزانن تا مەسەلەن ئەوە بکەن نە شەیاطین کە ئیفسادی کاوتێکیدا فقط ما بين عبد ما بين خوي رب العالمين زي ما أو بابتانا ناتواني مثلا حد شيء سنوري شيء لبودي عارف كين سكا برسن وكو باسكين هم هرسو كوتة شيء إنسان همو كارو كردوي شيء رجانة إنسان همو معاملة شيء إنسان همو عبادة أجر لسوار سوي شرع وسنوري خوي جوري درنسي أما مفهوم عامكي عبادة برستنا أجر بحثا زيادة ما زختني حاجة كرنو أشقي ضب كنا بينو دو كسادة أو شو سنورك هذا أما جبها من شيء هەموو شتێک و باس ماکرد ئەمن عشق و خۆشەویستی نسبیە کەسێکی خۆش دەوێت مەسەرەن چونکە خوای پەروەردگار هەر لەگەر ئینسان کۆمەڵێک غەریزەشی داناوە لە ناخی ئەو ئینسانە یەک لەوانە مەسەرەن غەریزەی خۆشەویستی و عشقە جا ئەمە بەنسبیە ئینسان لەگەر ئینسان مەسەرەن بۆ نمونە ئەمن مەسەرەن مناڵەکانی خۆم خێزانم دایک و باوکم خوشک و براکانم ئەوانە نسبەیەک خۆشەویستی هەیە هەرچەندە نسبیە لەوانەیە ئەگەر بین دابەشەکەین ئەو هەر کەسە نسبەی خۆی ئەبا داک جیایە باب جیایە مەسەرەن خێزان ئەوە ئینسانەکان جا یعنی خۆشەویستی مابینی خۆت و خوای خۆت ئەبی ئەوە لە سەری هەمووانەوە بی حتمەن خۆشەویستی ئینسان لە بۆ خالقی خۆی لە بۆ خوای خۆی لە بۆ ڕەبی خۆی ئەبی لە سەری هەموو شتەکانە بی
و خۆشەویستی ئینسان لەگەر ئینسان دوو ڕەگەزی مەسەرەن کچێک لەگەر کوڕێک لەگەر کچێک یان دوو برادەر و ڕەفیق لە هەردوو ڕەگەزەکە ئەوەش ئەبی بزانی کەەوە حەد و سنوورێک نەبیت نەتەزاوز بکاتە سەر حەد و خۆشەویستی و حب خوای پەروەردگار لێ بستینتەوە نە لەولا بێتە سەر ئەو خۆشەویستی کەوا لە دەوروبەری خۆت کە لەگەر ێژی ئەبی ئەوان هەموو ئەم هەمی فێری هەندێ بین ئەم زێدە مەزەختنێت هەر بابەتێکی دانەکین یعنی هەر بابەتێک بتوان تووشی گونەیە نەبین زۆر سپاس دەما مستەفا بارزان باران تو ئەبرێت گەلمەدەبی لێ ساعتێدا خودی خێرەتەژی زۆر سپاس بۆ هەمووژگاریەتە و فیڤیای دێژی تەماشەوان و گۆدارێت مەژی دیڤ خوێن مامۆستای کوندام تووشی وان گونەهارەمین تەماشەوان هێژا ئیدی پاشیف بەردام کێ لێ ئەم دێ بجارێ چینە باکوورێ کوردستانی باکوورێ کوردستانی ژی وەکی باشوور ژی ئیدی یعنی پلەیان گەرمێ gelek bilind bûyne. Li Bakurê Kurdistanê êlihê jî yenê kargeheka kincan heye lê karmendên wê kargehê projî dibin û ji ber vêkê ku projî dibin neşin karê xwe projîl germê bikin ji ber hindê karê xwe birîne şevê da ku karêwana û kargeha ya kincan ya cilkan berdam karê xwe encam bide beref Bakurê Kurdistanê û kargeha cilkan û li dema şevê ew şûl bikin. Meha Ramazanê ji ber ku 2 salin rastê havînê tê bandoreke mezin li ser mirovan dike. Mirovên ku neçarin karê xwe bimeşînin divê mehêde jî dixebitin. Ji ber wê yekê kargeha tekstîlê satên xwe yên kar guharandin. Li Êlha bajarê Bakurê Kurdistanê 300 karkerên ku duê kargehê de dixebitin ku hilberîna cil û bergan dike piştî iftarê tên kargehê û heta dema paşîvê karên xwe dikin û paşê jî li xwaringeha kargehê paşîva xwe dixwin û vedgerin malên xwe. Beriyan ha karê kargehê di navbera satên 8 sibehî û 6 êvarî de dest pê dikir. Lê di meha Remezanê de satên kar bo 9 şevê heta 7 sibehê hate kortin. Ev îro em teksîlê îş dikin. Ev sê salê em vê batmanên batman zehf germa û dinya rojî zehf hatiya û eleman kisa qebûl nake em 300 elemanên îro eleman dixwazin êvara îş bikin. Êvara hênika û dinya rojiya xweşa û saet 9 êvarê heta heftaya mêja xwe dikin, xwarina xwe dixwin, ava xwe vedixwin. Eleman zehf razînin êvara îş dikin. Karker kêfxweşiya xwe ji bo vê biryara rêweberiyê tînin ziman û dibêjin pisaya vê biryara di cih de tu bandora meha Remezanê û rojiyê li ser karê wan nabe û hilberîn jî ranaweste. Em tekstilê de şoğlin, tekstil zor e ji me re, belago zor em birên bi roz şoğlin, em vêga êvarê şoğlin, em nikarin bi rov şoğlin. Ramazan jî hatiye em tî dibin. Belago em tî dibin em jî êvarê ji xwe re şoğlin çêtir em ji xwe re rahetiya ava xwe dixwin, xwarina xwe dixwin. Ji me re ne zor e êvarê. Bi roz zor em jî êvarê şoğlin. Ji bo nagor Ramazan hat em vêga şev şoğlin. Ji beriya Ramazanê em roj dişoğiliyan gerim bû dinya. Lê vêga ji me re xweştir e, hînliktir e, şev xweştir e. Ji bo navê em şev dişoğilin. Kargeha ku ji bo gelek kompanyê bi nav û deng yên cil û bergan hilberînê dike, pisaya vê guhartinê di meha Remezanê de jî hilberînê dike. Her wiha piştî meha Remezanê bi dawî bibe dê saetên kar dîsa bibin mînaberê.
والفريق الوفاق فريق عريق. ولی تماشاگران اینجا ساعت دوم یا برنامه پاشیف کردستان بسیار بردام که دی ایماجا پویا که این افدوسه روزا که نم نواستودی داد خدمت هوا داینه نه روزن دست بکی هم الجم مزگفتا جلیل خیاط بوین لجبر نباشه کشف هوا ایدی هوا گلکتی توز هیچ برهنده مینا نواستودی لی هر زمان کشف هوا خوش بو میچین هدف مزگفتا خو مزگفتا جلیل خیاط تماشاگران اینجا ایدی الفری صلوات طیبت بونده کو خشکا ویندو که مجیلی یعنی حاضر کردن پاشیوه ویدی مال همیاجی صحت و عافیت به تماشاگران اینجا همه وجاره چین باکور کردستان بازار رهای بازار رهای جیدی خارنا جرک یان جی ملاکی بگه و جه که طیبت یا خواه ناو باکور کردستان رهای نت ناو بینا پا یعنی بجین فتاری حتی پاشیوه یعنی زیادتری 10,000 کیلوین جرک یعنی ملاکت نخارنج عالی خلک رهای باکور کردستان ایوان یعنی پراسیجی رجای کازورش برویه که کو رجات ناو رهای دا یا جرک یا جی ملاک تراوانا که کوهندی او حاجت کنود خون یعنی خلک جی سردانویت که جبوی خارنا جرگیل و داره یا جی ملاک ملاک الجهندر جیل باجرندر جیل با کره کردستان جبوی آنا چه برف رهای و سحکین خلکی کاچا و حش خارنا ملاکیت که نوارها با کره کردستان داد پشت هندی همه وگرن او توری تندرستی هم ده ابرو که دست بک خەڵکی ڕووهای باکووری کوردستان لە درەنگانی شەوانی ڕەمەزاندا بێ خواردنی تکەی جگەر ناگەڕێنەوە ماڵ و شەوانە چەندین تۆن جگەر لەو شارە دەخورێ. ئورفایەکان پێیان وایە لەگەڵ بیستنی ناوی شارەکەیان تکەی جگەر بەبیر مرۆڤاندا دێتەوە و دەشلێن جگەری ئورفا تام و چێژێکی تایبەتی هەیە و لە هیچ شوێنێک جگەر بەو جۆرە ئامادە ناکرێت. سەرۆکی ژووری قەسابەکانی ئورفا عەباس تومبل پێی وایە بۆ دابینکردنی پێداویستیەکانی خواردنگەکان ئەوان جگەری شارەکانی تکەش هاوردە دەکەن. Gecenin saat 3'üne gelirsen çarşı ana baba günü. Gündüz kimse yok. کاتژمێ سێشە بێ ئێرە قەرەباڵغا بەڕۆژ بێ چۆل هۆڵە بەڵام بەشەو هەموو خەڵکی ڕووهالە و بازاڕەیە ئێستا لە ئورفا 1000 دوکانی فرۆشتنی جگەر هەیە هەری کەم یەکە و 10 کیلۆ بفرۆشێ ئەوان نزیکەی 10 تۆن دەکا بەڵام ئەوەش بزان لە تورکیا جگەری هەرە خۆش لە ئورفایە ئەو شارە خواردنی تکەی ناسراویشی هەیە بۆ نمونە چی کوفتە و هیتکە بەڵام لە مانجی ڕەمەزان و بەتایبەت لە شەوانیدا جگەر دەبێتە خواردنی هەرە لە پێشی ئەو شارە. کاتژمێرێک دوای فتار جگە لە ناوەڕاستی شار لە هەموو کوچە و کۆڵانەکانیش
چ لەسەر دەستگایەکی بچووک بێ و چش لەسەر عارەبانە بێ دووکەل بەرز دەبێتەوە و تکەی جگەر دەفرۆشرێ. هاوڵاتیانیش بە جۆرێک عادەتیان بە خواردنی جگەری شەوانی ڕەمەزان گرتووە بەبێ خواردنی جگەر ناتوان بگەڕێنەوە ماڵەوە. لە شەوانی ڕەمەزان تا کاتژمێریەکی شەو لە دەرەوەین و جگەرەکەشمان دەخۆین و پاشان دەڕۆینە ماڵەوە. لەو شارە ڕۆژانە تەنها 600 سەر ئاژەڵی بچووک سەردەبڕێن بەو جۆرەش بێ جگەری ئەو ڕێژەیەی بەش ناکە هەر بۆیە جگەری شار و شارۆچکەکانی دەوروبەر داوا دەکەن و دەیفرۆشنەوە. نرخی هەر نەفرێکیش لە 10 تاواکو 15 لیرەیە و لەگەڵ پیاز و کەمێک سەڵاتە و ماستاوێک دامێکی تایبەت دەرخواردی مشتریەکانیان دەدرێ. گۆڤار ئەحمەد، کوردستان 24. هذه براسي لوي خلقي وصا يعني جدل في خورنانات خنوانا عافيت بد الموسيقى كخوجي الجامع بردام عمل ديال في موسيقى عمل ديال تشينو دي برنامج باشي شي بردام ك وزين في ساعات مويان جي زادتر عمل بحث هواري تندرستي كي قال دكتور ابراهيم طه بسبوري نخوشين گشتي دكتور تقال بخيرات سپاس دكتور ايدي هماش في بسياري داس بينو چنات نووا كاكلكا بابتي دا روجي گرتن هيوا رمضان دا گشتي جي يعني نووا اسلام دا وكي پرستنه کو ركنه كي گرنگي اسلامي روجي گرتن چه گاريگريم باشن سر تندرستي مروفي بگشتي والله بناي خوي گورو بخشند مهربان براستي روجي لا روي تندرستي و زانان لا سدي 15 بحث لكل نوع شي زوري كردوا لسر روجي كواسودي شي زوري بو انسان هيا دتوانم بلين بو هم اورغانيكاني لش اگر پیدا بین لتساو حتى دغاتا بيستا لبو ضل لبو شکره لبو گرچیلا لبو زیگر لبو گدا لبو ریخولا لهم اورغانيكان سودي تایبەتی خۆی هەیە بۆیە دەتوانم بڵێم لەو دوو سەدەی دوایی لە سەدەی 19 و لە سەدەی 20 کتابێکی زۆر لەلایەن زانایانی رووسی کەنەدی فەڕەنسی ئەمریکی لەسەر ڕۆژوو دانرایە کەوا ڕۆژی سوودی زۆری هەیە بۆ لەشی ئینسان ئەگەر پێدا بین مەتەن یەکەم زار لە بۆ نەخۆشی شەکرە ڕۆژی ئینسان کاتێکە بە ڕۆژی دەبیتن بە تایبەتی ڕۆژی خۆمان کەوا لە 10 ساعات بەسەرەوەیە و ڕۆژی ئێمەش فەرقی هەیە لەگەڵ ڕۆژی هەندێک ملەتەکانی تر کەوا بە تەواوەتی بە ڕۆژی دەبین نەخواردن دەخۆین نەخواردنەوەی دەخۆین یعنی ئەو پێدەرێن کۆمپلیت ستارڤیشن یعنی خۆبرسیکردنەکی بە تەواوەتی ئەوە سوودی بەڕاستی زۆر زۆری هەیە لە بۆ ئینسان و دەکاتن ڕێژەی شەکرەی کەم کاتەوە ئەو شخصە ئەگەر بێت و شەکرەی نەبیتن تووشی نەخۆشی شەکرە نابیتن و هەروە ئەگەر شەکرەشی هەبیتن شەکرەکەی بخۆی هێواشەش دێتە خوارەوە سوودی زۆری دەبینیتن لەو بارەیەوە دکتۆر ئەم بەحسەوەیەکی بکەین باشە مادام کاریگەریان باشەنە بۆوان کەس ئەوێن نەخۆشیە شەکری هەیە یان ژی و مەترسی هەبێت تووشی نەخۆشیە شەکرە بن لە هەیوا ڕەمەزان زیاتر شیرینی تێ نەخوارن چەوە ئەم خوشڤەیەکی پارێزین کوێدی تووشی وێ مەترسی هەنی نەبین بەڵێ ئێمە ئەوەی دەڵێن ینی ڕۆژی خۆمان لەبەرەوەی ئیسپادەی زۆر ناکەین لە ڕۆژی خۆمان بەداخەوە چونکە ئێمە بەڕاستی خواردنی زۆر دەخۆین خواردنەکانیشمان زۆری چەورە و خواردنەکانیشان هەندێک ماڵ هەیە خواردنی شیریناتی زۆر دەخواتن ئەو احتیمالی توش شەکرە دەبن بەڵام ئێمە کە باسی ڕۆژی دەکەین ڕۆژی کە بمانەوێت سوودێکی تەندروستی لێوەربگرین پێویستە بەڕاستی ئێمە هاوسەنجی لە خواردنەکان وەگرین هاوسەنگمانە ئەوەیە خواردنەکانمان نابی هەموو چەور و هەموو شیریناتی بن پێویستە خواردنەکانمان ئاوی تێدا بیتن خواردنەکانمان میوەی تێدا بیتن خواردنەکانمان سەوزەی تێدا هەبیتن ئەو پێدەن هاوسەنگ لە خواردن چکە لەشی ئینسان ڕۆژانە پێویستی بە چەوری هەیە بە پرۆتینیش هەیە بە کاربۆهیدراتیش هەیە بە شلەمەنیش هەیە ئێمە نابی هەر چەوری و شیرینی بخۆین چکە چەورێکە قەڵەومان دەکاتن شیرینەکەش لەوانە تووشی نەخۆش شەکرەمان دەکات بۆیە پێویستە گەمانێ سوود لە ڕۆژی وەگرین پێویستە خواردنەکانمان هاوسەنگ بیتن هەم لە مەغریب هەم لە کاتی پاشێ و خواردن دکتۆر ئێدی ئەم بابەتی ئەوەنیژت گەلوێ پەیڤەگرێدین پێغەمبەر صلی الله علیه و سلم بێژێت یعنی مەعیدە خوب بکەنە سێ باش بەشێک بۆ خواردنێ بەشێک بۆ ئاوێ بۆ شەکژی بۆ هەناسەی بەڵێ ئەوە هەنێ چۆتە بەحەسکردن جەماوەکە زانستی ئەم بەحسی نوشداری بڵێ ئێتەمان ڕووی زانستیەوە بە هەمان شێوە یعنی گەدەی ئینسانی کە مەعیدەی ئینسانی ئەگە بێتەوە تو هەموو خواردنەکان قورس بی هەموو خواردنەکان چەور بیتن طبعا بە زەحمەت پێی هەرز دەکرێتن ئەوە تووشی نەخۆشی ئازاری گەدە دەبێتن احتمال تووشی قورحەی مەعیدە دەبێتن احتمال تووشی نەخۆشی قۆڵۆن دەبێتن بۆیە بەڕاستی تەندروست نییە ئینسان هەموو خواردنەکانی چەور بی یا هەموو خواردنەکانی مەتەن شیرین بیتن یان زۆری بخواتن وەش جەنابەت ئاماژەت پێکرد لەو فەرمودەیە کە دەفەرمێ بەشێک لە بۆ خواردن بەشێک لە بۆ ئاو شلەمەنی بەگشتی بەشێکی لە بۆ هەناسەدان چۆگە تو زۆری بخۆی مەعیدەت بەرز بتەوە طبعا هەناسەت نایەتن بۆیە پێویستە ئەوەی تەطبیق بکەین
وخوای پەروەردگارش پێمان دەفەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا تمام ئێمە دەخۆینەوە بەڵام ئیسراف مەکە ڕاستی ئەژی بابەتە مێ ئەویر و ئاینی دا بەحسی پاقشکردنە گەدەی مەعیدەی و ناف لەشێ مرۆڤی بکەین تایڤا ڕەمەزانێدا ئیدی ژ بووی تەندروستی مرۆڤی پاقشکردن پرۆژیگرتنەیە یان ژی هەندێک ڕێگەندژی هەنە یعنی گەدەی مرۆڤی مەعیدە مرۆڤی بێتە پاقشکردن بەڕاستی ڕۆژیەک لە هۆکارەکانی سەرچیەکەوە ئینسان ئیسراحەتێک بداتە گەدەی خۆی بۆیە خوای پەروەردگار ڕۆژی فەرز کردووە لەسەر هەموو ئومەتەکان يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون هم أمتكان لآدم حتى دقاتا پیغمبر عليه الصلاة والسلام روجي واجب كرايا لبرسيها لبروي استراحتك لبو قدي بس لبو معدنية لبو دواز دقرية لبو ريخولية لبو ضلية استبين مثلا بس دقا باسي ضل بكين ضلي إنسان لكاتي كبروجي دبيتن هر دقي دزا كم تلي ده هر دقيقة دزا كم تلي ده. أبو وقتي بروجي. بالك بروج دبي. وأجر بروجي نبت يعني. بروجي نبي دبارو خوارني زور دخواتن. كخوارني زور خوار ضل بيوستا زاد إيش كاتن. ولام كاتي كبروجي دبيتن ضل ليك دقيقة دزا كم تلي داتن. روجي نزيكي تقريبا 14,000 لساعات شيء ليك روج 14,000 زا كم تلي داتن. ليك روج أجر بروجي بيتن ضلي إما استحد دكات 14,000 زا كم تلي داتن. لسي مانج رمضان لسي روج رمضانه تقريبا نقل لك بدي وان زكاي 432,000 زار ضلي اما كم تلي داتن كواتن ما عندنا فدانا كبوش ابو دليجي طبعا ضل استحد دكاتن لبروي زختي زول سرنيه عم دابا حسوان كسب كين افيت توشي نخوشيه دليد بن تو كوريجريان باش مثلا روجي قرتني بورسروان هنيدي طبعا دوباره توشي وان نخوشين هنا بن يون جيج بما ترسيها باريزا بلا اگر بيتو انسان كبروجي دبيتن زخت بخوديته خواري ليداني ضل كم دبتوا توشي كم تن خوش ضل دبيتن واگر بيتو خواردنكاني هاوسنگ بي يعني زور تصور نبيتن خواردنكاني زور بقود نبن طبعا توشي نخوشي ضل نابي توشي زلطي قلبي نابي بوريكاني تسق نابنوا او بوريكاني خوين تصوري لسر نانشيتن بوي براسي روجي زور مهمه لبو نخوشي ضل دون خوشي ضل مان هي دتواني انسان بروجي نبيتن لبو زور باجنيه او كساني يعني نشن بروجي بن افين نشن بروجي بن او كسي كوا توشي زلطي قلبي بوا لنوێ مثلا پێش هەفتێک دوو هەفتە توش زەڵتی قەلبی بووە زەڵتی قەلبی ژەوەیە کە بۆڕێکی خوێن دەگیرێتن بەهۆی زەڵتی خوێنەوە ئەوە دەتوانی بە ڕۆژی نەبیتن ئەو کەسانەی کەەوە تووشی ئەوەی دەبن ضەبحە سەدرێکەیە پێ دەڵێن ئەنجاینا ئەو ضەبحە سەدرریە کۆنتڕۆل ناکرێتن ئەمە پێ دەڵێن ئازاری سینگ یان سینگە کوژە ئەوەش زۆر هەیە دەتوانی بە ڕۆژی نەبی لەبەرەوەی کاتێک کە بە ڕۆژ دەبێتن احتمالە لێ دەبتە زەڵتە قەلبی یعنی ضەبحە سەدرێکە دەبتە زەڵتە قەلبی بۆیە ئەوانە دەتوانن بە ڕۆژی نەبن ئەوەی نەخۆشین دلی چ نەخۆشیەکەوە دەهەیە مەسەرەن ئەوێت توش بوویت نەخۆشیە نەشێت ڕۆژی بێت دەکو کاریگەریان زیاترین خراپ سەر نەبن ئەوەی باسمان کرد کە زەڵتی قەلبی ئەگەر لەو دوو مانگەی ئەخیری زەڵتی قەلبی گرت دەتوانی بە ڕۆژی نەبی و هەروە ئەگەر بێت و تووشی ئەنجای نابی ئەنجانە یعنی سینگە کوژە بیتن ئەوەش کۆنتڕۆل نەکرێتن باش نییە بە ڕۆژی بی و پەککەوتەی دڵیش هەیە نوعێک لە پەککەوتەی دڵ ئەگەر بێت و دڵی تەواو پەشی کەوت بیتن نەتوانی خینی باش فەرداتن ئەوەش دەتوانی بە ڕۆژی نەبی ئەو سێ نەخۆشی دڵی هەیەکەوە دەتوانی بە ڕۆژی نەبی ئەو کاینت کە هەمووی احتیادی بە ڕۆژی بی سوودی لێ وەردەگری تمام مثلا زەختی هەیە زەختی دادەبەزی دڵی زۆر لێ دەداتن لەو کاتی ئەگە بە ڕۆژی بتن دڵی کەم لێ داداتن ئەوانە سوودی هەیە لە بۆ ئەو شخصە دکتۆر هینوەکە بسپورت نەخۆشین گشتین لە شیدۆم یعنی دەستپێکشتی ئێماژە پندێکی ڕۆژیە بۆ گشت ئەندۆمن لە شمروی کاریگەریان باشانە دەستپێکێش ئێماژە بچاوی کرد بەڵێ یعنی جدیژی ڕۆژیگرتنی کاریگەریان باش سەرچاوی هەنە یانژی ئاخفتنەکە یعنی نا ئەوە بەخۆی ئەگەر ئێستا ناوی عالم و دکتۆرەکان بینم ئەوانە کە دراسەیان کردووە طبعا لە بۆ چاوی ئینسان ڕۆژوگرتن زۆر ئیستیفادە هەیە ئەوانەی کە بەردەوام بە ڕۆژی دەبن بێزگە لە مانجی ڕەمەزان مثلا بەردەوام بە ڕۆژ دەبن دووشەمە پێشەمە مناسبەکانی مثلا نۆڕۆژی حاجیانی پێ دەڵێن یان 6 ڕۆژ لە دوای ڕەمەزان کە پێ دەڵێن شەوال 6 شەوال ئەوانەی کە بەردەوام بە ڕۆژی دەبن درێ کەمتر تووشی ئاوی سپی دەبن بە ئینگلیزی پێدەن کەتەراکت نەخۆشی ئاوی سپی ئەوەی کە عەدەسەی چاویان سپی دەبیتن و هەروە کەمتریش تووشی نەخۆشی ئاوی ڕەش دەبن ئاوی ڕەش پێدەن گلۆکۆما زەختە چاوە کیشکشوانە دکتۆر ئاوی ڕەشە تەمام ئەویتکان عەدەسەی چاوی پرۆتینەکەی دەمری سپی دەبیتن ئەوە پێدەن ئاوی سپی کە لە پشت گلێنەی چاویە ئەویت کەشیان کە ئاوی ڕەشە ئەوە زەختی چاوی زیاد دەبی کاتێک کە بە ڕۆژ دەبیتن زەختی چاوی دێتە خوارێ تووشی ئەو نەخۆشەی نابیتن واگە تووشیش بوو باشتر دەبی لە کاتی بە ڕۆژی بوون زەختەکەی دێتە خوارێ لە کاتی بە ڕۆژی وش بەرچ تووشی وان نەخۆشیات بن ئەگەرم بەحەس طبعا ئاوی ڕەش هۆکاری زۆری هەیە ئاوی ڕەش کە توش دەبی هەیە دەبینی لە ناو چاوی ئینسان ئاوێک هەیە ئەوە ئەگەر بێت و ڕێگەکەی بگیرێتن بۆ ڕێگەکەی بگیرێتن تووشی ئاوی ڕەش دەبیتن و هەندە هۆکاری تریش هەیە ئەوە دکتۆری چاو دەتوانن تهدیدی بکەن بەڵام نەخۆشێکی بڵاوە لە عالم بەس دراسەیان کردی ئەوانەی کە زۆر بە ڕۆژی دەبن کەمتر تووشە نەخۆشی دەبن
ئەگەر تووشیش بوو بە ڕۆژی بیتن زەختی چاوی دەتەخوارێ استفادەی وەرە دەکات. باش خود اسلام دا مگر بحث کن مثلا تماشا کردن تشتکی حرام یعنی اوجی گناهش بلی و یکیش بو چاوی تشتکی خراب هیان ئەو شتێکی معنەویە نازم بە خۆم هیچ معلوماتیش وام نیە دراسە کرابێتن ئەوانەی کە زۆر نەزەر دەکەن چاویان زیاتر تووشی مثلا ڕەمەزانی دا بن نظر کن بلی بێت چاوێنەوە باشتر بەڵام ئەوش دەبی ینی کات ڕەمەزان نظر کەم دەبیتن احتیمال قوتی چاوی زیاتر دەبی. تمام ئەم دا بەحسا هەستی کی بکەین یعنی هەیکەلێ مرۆڤی پەیکەرێ مرۆڤی هەستی ڕۆژی گرتن چاوا کاریگەریش سەر هەستی مرۆڤی هەیە بگشتی يعني قصد اسقان بەگشتی لە کەنەدا دراسە کرایە دکتۆرێکە بە ناوی وودی ئەوە دەڵێ ئەمن زۆر نەخۆشی خۆم چارەسەرم کردیە ئەو نالێ ڕۆژی ڕەمەزان دەڵێ ستارڤیشن ینی خۆ برسیکردن دەڵێ زۆر نەخۆشی خۆم ئەوانەی کەوا تووشی داخوڕانی ئێسقام بووینە یان تووشی سۆفان بووینە علاجم کردیە بە برسیکردن برسیکردنی طبعا لە 6 ساعت هەتا 8 ساعت هەتا 10 ساعت ئەو نەخۆشانە ماوە ما برسیم کردوون تەماشا دەکەم سوودێکی زۆریان بینیە لە توشبوون بە نەخۆشی ئۆستیوئارترایتس یعنی پێدەرێن ئەمە پێدەن سۆفان و پێدەرێن نەخۆشی جومگە و ئەوانە ڕاستی سوودێکی زۆریان بینیە لە ڕۆژوگرتن. تمام دکتۆرێکی رووسی بە ناوی نیکۆلای ببیرم دێ لە ساڵی 76 ئەو کات لە کولیە طب بوون لە جامیعای مووسڵ دەڵێ من زۆر نەخۆشی خۆم کە تووشی قورحەی مەعیدەی بوونە یان قورحەی دوازدەگرێ هەردووشیان توانیم علاجیان بکەم بە 2 مانگ برسیکردن یعنی 2 مانگ بە ڕۆژی بوون لەسەر یەک علاجم کردن بەبێ دەرمان لۆ لە بەرەو گەدەی ئیستراحەت دەکاتن ئەوم خواردنی ناستە ناوی ترشی گەدەکەم دەبتەوە قورحەکەی چا دەبتەوە. تمام ایدی دکتۆر ئەمەی گەلک سەروان نەخۆشیە ڕاوەستین یا ڕۆسا نەوێن توشبووی پندە نەخۆشیە کوت ڕەمەزانی دا نەشێن ڕۆژی بن لێ ئەمێ هەندێک دەخواچینە دەف هەفکارێکی خۆ کول تەلسکۆفێت گەلمەدا ئەوژی هەفکارێمە ئاڵان حسێنە بەلێ تەماشاوان هێژا نهۆژی هەفکارێمە ئاڵان حسێن لە تەلسکۆفێ لە جەم یعنی برانوێن پێشمەرگێ لێ دەرێژی دی کابزانین ئاڵان گەل پێشمەرگەیە ئەڤروکەدێ چاوا پاشی بکەن و ئەگەر پێشمەرگە زێدەتر آخوف ناخوب کند نوا رمضان دا که اوچا بردامل سرپارستان آخا پیروزا کردستان و روپروی چکدارن داعشت بین الان افدمیت باش ایدی کامیرش بویته و زیادتر گل پیشمرگیان اگر بحثا تلسقوفه و چوانی رمضان و خارنا پاشیف و فتاره بیکن. بله بدمت باش جوان اصلی که التلسکوفم البنگای که تندرستی کل ویره هندک سر بازد بجنیت برزهنه بردام خدمت پیشمرگیت کن اوجی تیمن 122 تیمن امبالانس امنی که البنگای که وای تندرستی نبیجین الویره کو بنگای که تندرستی دانه و کتود بینی چند تخته کل ویره هنه کو الویره پیشوازیا پیشمرگات کن بجین نخواست بجین یعنی اگر بریندار هبن یا نخوشن به هر حالتی که هبن الویری چهار سرین وین دست بکیت نکردن و پاشان اپریکن امبالانس روانه بجین دو که و نخوشخاناتن گاویاد بن الویری هم بچین گل پرستاره که باوین کو الویری او چهار پیشوازی پیشمرگات کن و چه نخوشی و هنه تا چرا ده و چین چهار سری کن ولی افدامت باش تو کو پرستاره بجین الویری تیم تو هر دمت آماده بو پیشوازی پیشمرگا کاری ور ویری بجین زیادتر هنشن تا چرا ده چرا سریا چه نخوشیا بکن بس وقت پرستاره که اوکری هاتی بو محوری تلسکوف اشونوزیت بم وقت پیشمرگا او بدایت پاشی وقت پرستاره که خدمت و پیشمرگی بکم و خدمت و ملت خوب کم وقت کردک لیره وقت تیم 122 ام پیشوازی و پیشمرگی خود که وقت نخوش چهار سریا سرکی او اولی علاج دین اگه خودین اگه هجوم دست پیپ کرد بریندار تیت دفمه ام چهار سریا سرکی کین پشتینگی حوالی دو کیت کین. بله. تروجان رمضان دا بجین پیشمرگه زیادتر چه خوشی تنه دفعه؟ زیادی توزانی رمضان و دنیا شو گرمه زیادی تسمم تن حالت تسمم و بيزنس حالات كده شاید بين سانستروك ضربة شمس تن روش سريع ده چونكو دنيا گرمه و پیشمرگی پروژه و ام وقتی مثلا 122 پیشوازی پیشمرگی کن بسر بلندی بله. روزی حتی چند پیشمرگا سردانوی میکنید؟ حتی 5-6 نخوش بومتن پیشمرگا و دورید ما گنده تای ایزدینه برید میت ایزدی ام واش ورد گیرین هم خیر خو و خیر پیشمرگی
بلکه خود ان شاء الله هم سرد کوین ان شاء الله هم هست سرد کفتینه بله گرک سپاس بوده بله جوان از دیچمه نیکنافه تیم امبالانسی پیک ود گل پیشمرگا پیک و نیکن بجیلی هندینه کو پاشی واخو حاضر کن هم بچینه لانگه هوا بزانین که اوا چه آماده کریه بو پاشی و ادگل مدابر اگر کامرامانی هفکار بیتند گل من بله ولی افدم باش وارهل وکو شوفر کردیسان برپرس وی بنگهیل تلسخوف نکات بجین چه خارم با هوات خو آماده کی دست به کم خیراتون آواد که این کوه زحمت که شاین ها تین گرمه دا بردوام بون دم پاشی و کوه از کارمنده که ساخلمی و ادنا فیزت پشمرگی دا کارت کم ما بر هویا خویا پاشی و اکلی و کوه همیشه وقت رمضان دست به کار رمضان هم هر و بر هویت کی ما هندی تشتکی ما آماده کردیم و کومریشکو و باجانو همی تشتپیتوی سپیاتی همی تشتپیتوی بیت ما آماده کردیم. بجین تو وکو پیشمرگی کل وری وکو کسی کل پیشوازی و پیشمرگی روزانت خود رمضان هین چاد برینن چاد شنگ ارکی خوشی بجین وک کاری و تندرستی اردیسان ارک روزیاشی پیک و ادا کن. برای وکو هم کارمند ساخلامی کل وی محوری هم کارد کن. وکی روزانه احتمال ابو مگلک اب زحمت بیتن چون ام نوک پیشمرگی وک ام خدمتکارت پیشمرگی ام ویلا کارت کن ام تاتیم وی پیشمرگی پارزین احتمال خومنینه منوستنینه پیشمرگی ده حرسی گیرید احتمال محرسینینه بس با مباشر تشیارین شب و روز دا احتمال شب کامل هم ساعته که نانوین بس ام هر پیت سر بلندین که ام و خدمتی بو پیشمرگی که اف پیشمرگی مالامت پارزید آناهیل دو که آرامی بمویتن از خلامینیایی پیشمرگی دانم. بله اگر هم بچینه دوی برای جینی که تو مجیلی چی و تو چه بو اولت خود شد؟ از چای وادرست کم بر فتار فاشی داف کم. بله سپاس بوده هم بچینه دفعه تیمه کو او تیم همی نکه سر سفرت رنشینه بونده کو پاشی واخو بخون ولی اگر کاک شمال گلمن بیتن ام بشنه ده بجین برپرس تیمن امبالانس پارزگاه دو که کیسم بله کیسم اگر تو موجود با روزان رمضان تیم نوین تندرستی این امبالانس ها چاد برینن بله بخیر بن سرچاوا سپاس به کانال 24 هر دم راستی مل پیشمرگی و شاهد سروی چنده کو چندین جارا تیمت ماجی البروکن شاری پیک و کار کیلت گل تیمت کانال 24 براستی تیمت ما وکی روزان همی روزانندی بردوام کار خودانه و هی و رمضان پیروز جی وکو همان روزندی کار خوب درستی پروت بان و چه خمساری نکرد کار خدا و روزیت خوشید گرن و کار خوشی پروت بان الهمی محورا آن کل همی جا. بله. نکه بیشین بو هر ریدانه که هر هندشتگی چی بیده چند امبالانس کادریت چند الوری آماده آن محورندی چند کادر و کتو برپرسه که بیشین تیم امبالانس سال همی محورا. بله. وکی بیشین تیمت ما و اکشوان بنگه تلسقوفه ما 4 امبولانس آماده باشی دهنه التلسقوف خو جهنو که عمله هر وصا ما دو تیم دی هنه البدری که خلفی آوا اگر هاتول ویره پیت وی مهندک تیم دی بون تشین ام زیترین وقت هاری کاری بیاین با و سران سری بشین پارزگاه دو که او تیم پشتوانیا هزن پشمرگی کن بشین اشتوار شنگاره و حتی گهیتا دو بردان دورا بردارش ما 22 تیم هنه آماده باشی دانه بشوروش مل بمل پیشمرگل سنگریت پیشینه و اگر هات المحور کی شرک پیدا بو امشین زیترین دم پشتوانی بوان تیما فرکن حتی که و چهار سری قد دست بگید کن وکی ودیتی ما هر بجین نخوشخانه که میدانی حتی 6-7 تخت نخوش آن که امشین بریندار خود چهار سر کن حتی اف تیمن دیت پشتوانی دیگه نوانا. بله. بیشین دوم و ماه رمضان آن بری ماه رمضان پشتی با رمضان چیکار تکرن دوم و کریه تیمت و چند بیشین و با چند روز افت تیمت نکال ویره کت آماده باشید و چند روز الویرت ارکی خدا. بله پراسی و که من دیار کری بری نو که ماه رمضان و بری نو کجی و خود حسکت هر بو پشتی هنگیجی ام بردوام این سر کار خو دوام ما 24 دم جمره چکا پراستیجی کار ما
وەکو کاری چ دەستگایدی ئەنکو چڕێ بە بەریدین ناوە خزمەتێکە ئینسانیە ئەرکێکی نەتەوەیە سەرملێتمە و ئیشڵا دێت بەردەوامی بە خزمەتە پێشمەرگێ بەلێ vêrê براسî me daxwazaş hikûmetê heye me daxwazaş wezareta saxlemiyê wezareta pêşmergê hey rolê van qehremanان neyê teşbîh kirin çika rastî rolê tîmên hewarhatinê çi kêmtirîneş rolê pêşmergeyê berî çendekî ew şerê helvêrê teleskop çêbûy ku ev nexweşxane ve berî teqrîben 10 rojek we heva hevalê qehreman her wekû bêjîn kirêkar jî kar dikin ev nexweşxane danaya ew nexweşxane madî kete ber هێرشên teroristên Daeş çendîn şoferêt me karmendêt me muhasire bibûn turê de heta gulên dijminî hatbûnê belê qehremaniya we û bizîrekiya we bi rastî deş karê xwe neberdawe çendîn pêşmerge birîndar rizgar kirin û em ez destxweşî li watkem rastî ez nizanim dê çawa spasiya wakem bi vî erke vel vêrê em daxwast kein moçê we jî neyê te birîn wekî moçê pêşmerge bête dan çuka rêjeka gelek nîne em bêjîn heta 200 neferek wane teqrîben gelek spas bû te em biçîne vêrê şoferek vêre ek şwan kesa bû bijîn çerê teleskopda ambalansa wî dumayek ambalans bû teleskop derketî eger tu me behsî wê rojî bikey çawa bû Spasiya em spasiya qenatê 24 tên kulvêra amade bûy şerê teleskop xwedê çendî keyfxweş evrîke tu li xizmeta pêşmergeyî tu amadeyî ambalansa xwe ve bu her rîdanekî an tiştekî çi bîre خودی 24 ساعت آمد خدمت پیشمرگی دانه و بیشتر تلسقف از و وارهیل و عمر محاصره ببین حتی ویسافا من چند طلقه دیورگیر بون جه طلقه جیله هبو و هندیش ما هم دی خدمت پیشمرگی کین 24 ساعت بله دست خوش شرکت کن بله سپاس هم بچینه ناف وان پیشمرگا بجین الویره تیمن امبالانسات گل پیشمرگا پیگ و وک ارکک الویرینه پیگ و افریقا سر سفره که آماده بونه ولی سیدا اگر تو موجود با افریقا تو چندی کیف خوشی کو افریقا ناف تیمن امبالانس دایم پیگ و سر سفره که پاشی ودخون چندی کیف خوشی پێشەکی بەخێراتنی کەناڵی بیسارەکەین کە لەو تەمەنە کورتە خزمەتیش زۆر یەکردە بە تایبەتی لە ناوسەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگە هەروەها دەستخۆشیش لە تیمی ئەمبڵانسی 122کەین کە درێغی ناکەن بەبێ نەبراوانە خزمەت بە برا پێشمەرگەکانمانەکەن چکەمە لە نزیکەوە ئاگادارین کە خزمەتی وان هەتا چەندە زۆر سوپاسیانەکەین و دەستخۆشیان لەکەین بله سپاس بتم پێشمەرگەکی دیوەرگرین بله اگر تاف نخوادی بید ڕۆژوکردنی پێشمەرگەش هەرچەندە یەکێتی زانایانی ئیسلامی فتوایدایە بۆ بەڕۆژوونەبوونی پێشمەرگە بەڵام پێشمەرگەکانمان زۆربەی زۆریان بەڕۆژون بڵێ ئەم پێشمەرگەکی دیوەرگرین ئەگەر تەو مەگوت با و تولڤێری وەکو پێشمەرگەک چۆن تو ئەرکی خۆی بژین پێشمەرگاتی و هەردیسان ئەرکی خۆی ڕۆژیە پێکڤەت چۆ چی بورینی طبعا پێشەکەی زۆر بە خێراتنی کەناڵی بیستسارەکەین ئەمە وەکو پێشمەرگە هەم ئەرک و وازبێ خۆ بەجێگەێنین وەکو ئاین بە ڕۆژوە بین هەموو شەوێ هەڵستنەوە لە پاشی ئەوانە لە سەنگەرەکانش ئامادەینە خزمەتی هەموو هاوڵاتی ئەوانەیەکەین بله گلک سپاس بوده و صد یار جوان هفکارت بد بجن مدام نمام و گرین استودیو مدوید وری آماجه پنده بدم کو افتیما نبتن الوری نه بلکو بردام سر سنگرا هات نوچونت کن سنگر بجین سردان آواد کن بو هر تشتکی نبتن برینداره کوید بلکو وکی اوی پرستار جور وجی آماجه پنده دای کو روزانه هر نخوشه کدی هبیتن او چارەسەری آواد کن ایدی زور سپاس بوده الان حسین تبشی که راست خول تلسقوف گرم دو ایشلا او تیمین تندرستین آمبولانس گل پیشمرگان همی پاراستی بین دی تیوار رمضان دا وکی دیار یعنی وکی هاتی رگاندجی کو یعنی یکتی آزانان فتوا دا کو پروژینه بین پیشمرگه بردام سر ادا کردن ارکی آینی جی و پاراستنا ولاد جی بردام دی دستت وانان خوش دست شاغل وانا ماچت کین زور سپاب الان جی تو چاویر دی وکی وانا جی بحث هندی کرد کو کردستان بسیار جی بردام ملک ملیوانا هم سنگرین شرج دا بو هر آرامیش داد یلان دا بو تماشا بین جامد گل دکتری بردام کین دکتر زیاتر بحثا پێشمەرگەی بکەم تیمên ئەمبولانس گوت ئەو پێشمەرگەین زیاتر سەردان ئەمەدکن تووشی تەسەمومێن بن ئامۆژگاریاتەش بووی پێشمەرگیان چێ بگشتی و ئەو تووشی تەسەمومێ نەبن دەما ڕۆژی گرتنێ بەڵێ
بەڕاستی ئەمەش دەستخۆشیان دەکەن و سپاسیان دەکەین کەوا هەردوو ئەرچی ئاینی و ئەرچی نیشتمانی جێبەجێ دەکەن لە بۆ خزمەتی کوردستان و گەلی کوردستان و خاچی کوردستان خی گەورە ئینشاءالله تەندروستیان بکاتن بەڵام ئەوەی کەوا مهمە ئەو برادرە باسی دوو شتی کرد کەوا زۆر مهمە یەکەچیان تەسەممی خواردن بەڕاستی مەداوایان لێ دەکەین ئەو برایانە کاتێک کە خواردن دەخۆن خواردنەکانیان نوێ بیتن یعنی خواردنەکانی خاوێن بیتن یعنی ئەو خواردنە لەبەرەوە چەورە یان خواردنەکانیان شیرنە ئەگەر زۆر بمێنتەوە لە شوێنێکی گەرم لەناو سەلازەی نەبیتن احتمال خواردنەکە تێک دەچی کاتی خواردنەکە تێک چوو ئەگەر بێت و ئەو برا پێشمەرگانە بیخۆن احتمالی هەیە زۆر تووشی نەخۆشی گەدە و ڕشانەوە و زگسوو دەبیتن ئەمە پێدەن تەسەممی ئەوە احتمال پێویستان دەبێت کە داخلی مستشفای بکرێن احتمال پێویستان دەبێت کە مقدیان بدرێتێ بۆی ئاگان لێبی خواردنی کۆن نەخۆن بۆ خواردنەکانیشیان زۆر قرس نەبیتن چونکە پێشمەرگە ئەگە بێت و خواردنی قرس بخوا پاشان زۆر بستە بەر ڕۆژ ئەوەش دەبتە هۆکار لە ئەوەی هەم ڕۆژ دەیباتن ئەمە پێدەن ڕۆژ بردن بەعرەی پێدەن ضربەت الشەمس یان بە ئینگلیزی پێدەن هیت سترۆک ئەوەش ئاگیان لە خۆ بیتن یعنی لە دوای خواردن یەکسەر نەخەون و پاشانی زۆر لە بەر ڕۆژ نەبن ئەگەر بێت و زۆر لە بەر ڕۆژیش بوون محاولە بکەن لە بینی مەغریب و پاشی ئاوێکی زۆر بخۆنەوە ینی محاولە بکەن خواردنەکانی سووک بی بەڵام ئاوی زۆر بخۆنەوە تا پێیان دەکرێت ئاوی بخۆنەوە ینی بەلایکەمی 8 بەرداخەتە 10 بەرداخەتە 13 بەرداخ ئاوی بخۆنەوە و بی ئەگەر لە بەر ڕۆژێش بوون تووشی فقدانی سەوائل نەبن ینی ئاوی لەشیان کەم نەبتەوە و ڕۆژ نایان باتن کە ڕۆژ بردن بەڕاستی نەخۆشیی خەتەرە ینی زۆر زاری وهەیە ئەگەر زوو مغەدینە دەیە زوو علاجینەکەی لە شوێنێکی فێنک داینەنەی احتیمالە زەختی زۆر دادەبەزی و تووشی لە خۆشی دەبێت ڕێنماییان تایبەت بوو پێشمەرگە بوو پاراستنا یعنی تەندروستیەوەن دکتۆر ئەمدا بینە سەر vێداویە یعنی تایبەتیژی ڕۆژهەڵاتانە ڤەڕاست نەخۆشیە شێرپەنجەیە gelek zêde بێ کاریگەریە ڕۆژیگرتنی یانژی ئەvê نەخۆش شێرپەنجێت شێم ڕۆژی بن و ئەگەر شێم ڕۆژی بن ژی کاریگەریان باش سەر vê نەخۆشییان یا مەترسیدار چتن طبعا ڕۆژی هەردووکە ڕۆژی عیلاجی شەوی قایەیە ئەو کەسانەی ئەندراسە کراوە بە تایبەتی لە فەڕەنسای لە بۆ شێرپەنجەی دەڵێ ئەو کەسانەی کەوا زۆر خۆیان برسی دەکەن کەمی دەخۆن کەمتر تووشی شێرپەنجە دەبن لەبەر چییە؟ تایبەت بەسێ شێرپەنجە کردیە بەڵێ ئەم بزەبت باسی ئەوەی دەکات پێدەن کانسەر ینی ئەوە سەرەتان دەڵێ لەبەر چییە؟ لەبەر ئەو کەسانەی کەوا بە ڕۆژی دەبن بە تایبەتی خۆیان برسی دەکەن لە 10 سەعات بەسەرەوە ئەو خانانەی ئەو خەلیانەی لەشی ئینسانی کەوا پیر بووینە خەریکە دەبتە سەرەتان لە کاتی کە خۆی برسی دەکا و شخصە ئەو خەلیانە دەمرن کاتێک خەلیەکان مردن کەمتر تووشی نەخۆش سەرەتان دەبی بەڵام ئەگە خوا نەخواستە یەکێک تووشی سەرەتان بوو ئەوە دەتوانانی بە ڕۆژی نەبیست نەخۆش سەرەتان ئینسانەکەی زۆر بێتاقەت دەکاتن تااقەتی لەشی هەموو دەباتن بۆیە دەتوانی بە ڕۆژی نەبیتن وەو کەسانەی کەوا عیلاجی سەرەتانی وەردەگرن ئەوانش بە هەمان شێوە دەتوانن بە ڕۆژی نەبن ئەوە بۆیە ینی زانایان کەوا کەشفیان کردووە دەڵێن ئەو کەسانەی کەوا بەردەوام بە ڕۆژی دەبن و ڕۆژەکەشیان لە 10 سەعات بەسەرەوەیە ئەوە کەمتر توش سەرەتان دەبن لەبەرەوەی ئەو ئینزیمانەی لەشی ئینسان کەوا خەریکە ئەکسپایر دەبن و هەروە ئەو خەلیانەی کەوا زۆر پیر و پەککەوتنە احتیمالە تەحویل دەبێت بۆ سەرەتان ئەوە لە کاتی ڕۆژ بوون ئەوانە دەمرن کە مردن کەمتر توش سەرەتان بۆ خۆ پاراستنی شێرپەنجەی ڕۆژی گرتن باشترین ڕێکە بەڵێ باشترین ڕێگەیە بەڕاستی ینی هەموو دەراست طبی هێستا من ئەگەر ناوی عالیم وەکان بینم بخوێنمەوە یەک بە یەک هەموو کتابەکانیشان هەیە ئەمدا بەحسێ هاوێتنا مادەین ژەهرەوەی بکەین یەشلەشی ڕێکا ڕۆژیگرتنی تایبەتیژت هەیڤە پیرۆزە ڕەمەزانێدا طبعا مادەی ژەهراوی ئینسان ئەو خواردنەکە کە دەخواتن هەموو ڕۆژەمە سێزم خواردنی دەخۆن خواردنەکانیشمان چەورە و شریناتیە و برێن شلەی غازیە و مادەی زۆرتی داهەیە دەڵێ ئینسانێک عمری 70 ساڵ بیتن عمری 70 ساڵ بی تقریبا 200 کیلۆ مادەی ژەهراوی دەخوا 200 کیلۆ ئینسان کە بە ڕۆژی دەبیتن بە بەردەوامی هەموو ساڵی بە ڕۆژی دەبیتن ئەو مادە ژەهراویانە کە پێ دەڵێن مادەی ئۆکسیدەنت ئەوە لە کاتی بە ڕۆژوو بن ئەو مادانە هەمووی دەڕوات کەواتە ینی ڕۆژوو یەک لە هۆکارەکانە وە دەکاتن بەرگری لەشی ئینسان زیاد بکاتن کە تووشی شێرپەنجە نەبیتن و هەروەها مادە ژەهراویەکانیش لە لەشی کەم دەبتەوە ینی بەڕاستی ڕۆژی ئەگەر بێت و حساب بکەی ینی ئۆرگان نەبی لەشی ئینسان ئیسپادە نەکە حتى لە بۆ جلدیش ینی ڕاستیژی دیارە خودت ساف ڕۆژێدانە زیاتر بۆ تەندروستیان مرۆڤیش بلی پەرست بەبێ حکمت نییە خۆی پەروەردگار ئێمە دروست کردووە دەزانین چی بۆ ئەمە باشە بۆیە لەسەر هەموو ملەتەکان واجبی کردووە کە بە ڕۆژی بن هەر یەکە بە شێوەیەکی بەڵام عولەمایانی ئێستا دەڵێن ڕۆژی ئیسلامی باشترین ڕۆژیە لەبەر ئەوەی بەردەوام هەموو ساڵی دووبارە دەبتەوە و هەروەها لە 10 سەعات بەسەرەوەیە وقطعی هەموو خواردنەکان تێدایە پرۆستیژی ئابدێتە هەمی ڕۆژیە کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم یعنی ئەوەش هەمیە باشترە ئەوجا ڕۆژێمە باشەکەی چییە هەموو خواردنەکان قطعا ینی ئاو قطعا خواردنەکانی کە بەس هەندە قەومیتکە هەیە هەندە ئەدیانتکە هەیە مثلا هەموو خواردنەکی ناخۆن بەس هەندێک دەخۆن بەس ئیمە
پێی دەڵێن کۆمپلیت ستارڤیشن یعنی خۆ برسیکردنەکی تەواوەتی تمام بۆیە سوودی زۆر زۆرە ئەم دا بینە سەر نەخۆشیên پێستی زیاتر بۆ گەنجا هەتا چرا دەخۆش نەخۆشیێت پێستی پارێزم گرتنەوە ڕۆژیە تایبەتیش لە هەیڤ ڕەمەزانە بەڕاستی ڕۆژی لە بۆ نەخۆشی پێستەی دەڵێن کەمتر تووشی حساسیە دەبی و هەروەها کەمتر تووشی نەخۆشی حەب شەباب دەبێتن پێت ئەکنی ڤەلگارس ئەوی دەموچاویان دەبتەقینسکە ئەوشتانە یعنی ئەڤە باشترین ڕێکێک خوب بەڵێ ڕۆژی ینی بەڕاستیەکە بەردەوام بە ڕۆژی بیتن زۆر زۆر کەمتر توش دەبیتن بە تایبەتی ئەگە لە مانجی ڕەمەزان زۆر چەوری زۆر شنی نەخواتن ینی خواردنەکانی زۆر چەور نەبی زۆر شیرین نەبێتن زۆر کەم تووشی و نەخۆشی دەبی و لە مانجی ڕەمەزانش متاقیدم ئەگە خۆی بپارێزیتن نەخۆشیەکەی خەفیفتر دەبێتەوە بەڵێ بەحسا حتا دەڵێن بۆ نەخۆشی سەدەفیش باشە نەخۆشیەکەی پێدان سەدەفیە بە ئینگلیزی پێدان سۆریاسیس لە بۆیش دراسەیان کردێک کەوا سوودی هەیە بە زیاتر بۆ گەنجای تەکەسن دەبینێ ئەوێت خۆ پارێزن یعنی دەموچاوێت خوب زیاتر پارێزن نەخۆشیە وەنە نەخۆشی بژین حەب شەبە پرسکن سەرچاوە ئەدی ڕۆژی گرتن گەلە باشە ئەم بەحسا نەخۆشیە بژیم عەرەبی داء الملوک نەخۆشیە پاشا و زیاتر خواردنێ هەیڤ ڕەمەزانێدا بەڵێ چاو مرۆڤ خۆ پارێز داء الملوک نەخۆشیەکە تووشی ئینسان دەبێتن نەتیجەی خواردنی گۆشتی سوور ینی گۆشتی حیوان چۆ گۆشتی حیوان مادەشتی دەبێت یوریک ئەسید ئەو حامد یوریک ئەسیدە ئەگەر بێت و ڕێژەکەی زۆر بەرز بتەوە لەشی ئینسان لە حەف بەسەرەوە بیتن دەچی لە جومگەکان و لە قاچی جومگەی قاچی دەنیشیتن تووشی نەخۆش داء الملوک دەبێتن بۆیە ڕەمەزانی زۆر باشە ئەگەر بێت و ئینسان بە ڕۆژی بێتن گۆشت حیوانی کەم کاتەوە لە مانجی ڕەمەزان و ڕۆژەکانی دیکەش بە هەمان شێوە تووشی نەخۆشی نابێتن دەبتە هۆی هۆکارێک لە بۆ خۆپاراستن لە بۆ نەخۆشی داء الملوک لۆ پێدەن داء الملوک لەبەرەوەی پێشتر مەلیکەکان گۆشتیان زۆر دەخوارد ئەوان توش دەبن بەڵام ئێستا خەڵکی خۆمان بەعامەتەن هەموو گۆشتی زۆر دەخوا بۆیە پێویستە زۆر ئاگان لە خۆ بیتن کەوا لە گۆشتی حیوان بە تایبەتی گۆشتی سوور گۆشتی سوور دەبی خۆیان دوور کەمنەوە تا تووشی داء الملوک نەبن ئازارەکەی بەڕاستی زۆر زۆر بەقووەتە و عیلاجەکەشی ماوەیەکی دوور درێژی دەبێتن پێویستە تمام دیارە دەنگی موسیقی هێدی هێدیێتە گوهێمە دیارە وەختێمە دماهی گەلتە دکتۆر ئیبراهیم تەها بسپۆرێ نەخۆشیێن گشتی زۆر سپاس بوو تا کوتلدەمێ بورید گەلمەدا بووی زۆر سپاس بۆ ئامۆژگاریان تا پێبەتیژی بۆ برایم پێشمەرگە زۆر سپاس بەڵێ تەماشاوانێژەیەدی پاشیف بەردەوام کە لێ جارێژی ئەمە چنە بتلی سەبا کوورێ کوردستانê زێدەتر ئەم بەحسا گەرماوەی بکەین یعنی ئەف کرێکارên زێدەتر yên li بتلی سەبا کوورێ کوردستانê کار dikin سەر ڕای پرۆژی گرتنê û ev sextiya ڕۆژی گرتنê projê û li ber germê jî lê ew yعنی کرێکارên gelekê başin serkarê xwe jî berdam û rojiyê jî girin ser vê germê ra beref Bakurê Kurdistanê û gel wan kirêkara ka çawa berdam li serkarkirinê rojî girtin. کرێکارانی بەرشکاندن لە ناوچەی خەلاتی بتلیس بە زمانی بەڕۆژووەوە دەکات ژمێر کوچی 5 کیلۆیی و چەکوش دەوەشێنن. ڤەیسەل ئەرۆلی کرێکار نەیشاردەوە کە ئەو جۆرە کارکردنە بە زمانی ڕۆژوو کارێکی هاسان نییە، بەڵام ئەو سووریشە هەم کار بکە و هەمیش ڕۆژوەکەی بگرێ. نیەتلیم ڕۆژم نێتم هێناوە و بەڕۆژوم مانگی ڕەمەزان زۆر سەختە تین و دەبین کاژمێر 7.5 دەست بەکار دەکەین لە کاژمێر 12 تاوەکو یەک پشوو دەدەین لە کاژمێرێکیش دەست پێ دەکەینەوە تاوەکو شەش ئێوارە 6 ساڵە من خەریکە و کارم سەرەتا بە بزمار درزی تێدەخێن پاشان بە باریە و کوتێک دەیشکێنین. بەردی خەلات بۆ کاری دیوار و جوانکاری خان و چ لە ڕۆژی ئەوڕۆ چش لە ڕابردوودا بایەخێکی تایبەتی هەبووە. کرێکارەکانی بەردی خەلاتیش وێڕای ئەوەی پلەی گەرما بەرزە و دەڤەرەکە تۆزاویە و کارەکەشان سەختە کەچی سوورن بە زمانی بەڕۆژووەوە کارەکەیان بکەن و بەردیش بەرهەم بهێنن. سابا 7:30 geliyoruz. ڕەمەزانان بە ڕۆژووینە تین و دەبین کە دەبێتە تۆز و باش سەخت دەبێت کارمان پێ ناکرێ بە تایبەت کە کەپچە و بۆڵدۆزەرەکان کار دەکەن هەرچەندە بە چەکش و کوتێک ماندوو دەبین بەڵام باشترە ڕۆژۆکەمان بگرین. هەرچەندە تەکنەلۆژیا چەندین ئامێر و ئامرازی شکاندن و دەرهێنانی بەردیشی بەرهەم هێناوە بەڵام یەکێک لە گرنگی و پڕبایەخیەکانی ئەو بەردە ئەوەیە بەدەست دەردەهێنرێ و بەدەستیش ڕاست و دەتراشرێ بۆیە ئەو کرێکارانەش هەم کارەکەیان دەکەن و هەمیش ڕۆژوەکەیان دەگرن کە کەمێک کێشەی ماندووبوون و تینوبوونیان بۆ دروست دەبێ. گۆڤار ئەحمەد کوردستان 24. بله تماشاوان اینجا ایدی خود صحت وان کرێکارە و کرێکارên her çawa parçeyên Kurdistanê jî xۆş kir. Temaşavan êja îro jî paşîva 14 jarata pêşkêşkirin
ناوا کردستان 24 پاشیف بردام که هرچند رمضان پیروز بردام کل صبح جمع گل ها دابین ابروکیش ما بحثا تواری آینی جی کل ما بحثا تواری تندرستی جی کل هیویدارین یعنی آموزگارین هم ماموستایانی جی ماموستایانی میجین دکتوری جی پیشکش کرین هین مفاجعه وگرن صحت بدلوان اوید نکر سر سفرا پاشیف و پاشیفت خون جبیر نکن دو آب ما پیشمرگا کن اوی آرامی اولاد پارستی اموری جی برنامه پاشیف پیشکش کن و هین جی پاشیفت خون حتی صبحی سری ساعت ایکی دو ماهی کار شب که روزه که ولد اسپیکا روزه که جی و حتی دمی بگیرن فتره و خودت گله به تو روزی نویجن و قبیل من